دۆستان ئازیزان، ئەی هەوادارانی فلیمسازان خۆشحاڵین جارێکی کە وا لەگەڵتان بە یەکە گەینەوە. نەورۆستان پیرۆز. ئێمە یەکشەمی پێشوو بۆیە لایڤەکەمان نەکرد و لایڤماندا نەنابوو، هەر لە لیستەکەمانان نەبوو، لەبەرەوەی ئەبوو بە ئێوارەی نەورۆز با بڵێن 20 مانگش هەر هەمومان سەرقاڵی ئەو جەژنە پیرۆزەی خۆمانین. ئەو جەژنەین کە لەم لەولا هەنێ کەس بە هەنێ ئایدیا و بیر و بۆ چوون و هەنێ دەستێ خستنیانوێ نەورۆزەکەمان لێ تاڵکەن یا لێمان حرامکەن، لێمان بێبەشکەن. گەلێ جار کەسانێکەڵێن ئەوە نەورۆزی کورد نییە و یان ئەو چیرۆکە ئەفسانەیە و کاکە خۆ زۆربەی جەژنەکانی میلەتانی تریش زۆربەی ئەفسانەیە و زۆربەی شتێکی وان نییە. ئەسڵەن ئەگەر بە پیا بچیتەوە هیچ بوونی نییە. ئیتر بۆ ئێمە ئەم نەورۆزە لە خۆمان حرامکەین. ئەمە لێرەوە من بەسەم پەیامە بچووکە ئاڵێن، بەڵام نەورۆز لە هەمووان پیرۆز بێت. و ئێستاش ئەمڕۆوە دەست بە لایڤی نەوەت و یەکەم مەکەینەوە لە لیستی 16 کە ئەمەیان لەگەڵ برای فلیمساز و مامۆستا ئەمیر غوڵامی کە باس لە تەوەرێکی زۆر گرنگەکەین، با بڵێن خوێندنەوەیەکە لەسەر ڕابردوو و ئێستا و داهاتووی سینەمای کوردی پێشتر چی بووە و ئەو خوێندنەوەیە تایبەتە بە کاکەمیر خۆی لەبەرەوەی مامۆستایە و شرۆڤەکارە و پشکنەرە و لێگەڕە بە دوای هەموو ئەو وردەکاریانەی کە ئێمە چۆن بتوانین پێگەیەک ماڵێک سینەمایەکی کوردی دروستکەین. اینجا ئەمە ئەگەر بێت و ئەو خوێندنەوەیە نەبێت، تەنانەت بە زۆر وردەکاریەوە نەبێت و کەسانی پسپۆری وەکو ئەو نەبێت، ئێمە بەرپی خۆمان نابینین کە چۆن بەرەو پێشتر بڕۆین. بۆیە لێرەوە من بە خێراتنی کاکەمیرەکەم، کاکەمیر جان یاخوا بە خێر بیت باندیم، خۆشحاڵ بووم ئەم جارش لەگەڵمانە یەکمان گرتەوە و بەو هیوایەی بتوانین وانەیەکی باش لە بەڕێستانەوە وەرگریم. زۆر سوپاس دەکەین، بە خێر بیت باندیەمە. سڵاو ڕێز و حرمەتمێ بۆ جەنابەت کاک سەرکەوت تایبەت. مە زۆر خۆشحاڵم لە خزمەتی ئێوەدام. تەسەووریش یەکەم دەنگ و ڕەنگیشم باش نەبێت. تکایە ئەو بەشەین ئەو ئینتەرنێت پێداوین لە ڕۆژهەڵات ئێوە لێمە ببورن، داوای لێبوون نەکەن ئەگەر دەنگ و ڕەنگمان باش نییە. منیش پێشەکی ساڵی 2022 کوردی و نەورۆزی کوردەواری بە هەمی گەلی کورد لە چوارپارچەی کوردستان و لە تەواوی وڵاتەکان پیرۆزبایی ئەڵەم هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵێک پڕ لە ئاشتی و پڕ لە خۆشی بۆ ئەم گەلە. خۆشحاڵم کاکەمیر جان کام جارش یەکمان گرتەوە. کاکەمیر من و تۆ جار ئەوانە گفتوگویەکمان کردووە، گفتوگویەکی برایانەی خۆمان، ئەگەر تۆزێکش بۆ چوونەکانمان جیاواز بێ، بەڵام لە خۆشەویستیمان و لە ئەزرەت و هەوڵمانەوە بووە بۆ سینەمای کوردی، بۆ ئەوەی هەوڵدەین سینەمایەکی بناغەپتە و دروستکەین. تەوەرەکەت خۆی ئەمە لە شتێکی کەوە هاتینە ناو سەر ئەم تەوەرەوە. اینجا نازانم ئێستا شەر لەگەڵ ئەو بابەتەیە ماویت باسی لەسەر بکەی یاخۆ لەسەر ئەو بابەتە لا دەین و بێنە سەرەوەی جارێ باس لە ڕابردوومان بکەین. خوێندنەوە چۆنە بۆ ئەو هەوڵانەی ئەو با بڵێن کۆفشانەی ئەو فوتجانەی ئەو گرتانەی کە کراون وەکو هەنگاوێکی سەرەتایی بۆ ئەمڕۆی سینەمای کوردی. کاک سەرکەوتجان باسەکە من ئەمەوێ بگەمە سەر ئەو باسە، مە لە کۆتاییە من باسکەمەوە باسی داهاتوومە.
بەڵام مەدام باس ڕابردووەکەم باز لە سینەمای نەتەوەیەکەکەم پێم با تۆزە لەگەڵ خۆمان ڕازگۆ بین مێژووی سینەمای کوردی بە فیلمی درێژ ئەگە بنمە سەر یەک فقط 1 ساڵی بالیوود فیلممان دروست نەکردووە بەڵام ڕەوتێک دەستی پێکردووە ئەگەر لە ئێستاوە ئێمە نەتوانین خوێندنەوەیەکی دروستمان بۆ داهاتوومان ببێت 100% هەڵەیەکی گەورەمان کرۆت کە من تەسەورم ئەمەیە لە 3 پارچە یا توانم بڵام هەر 4 پارچەی کوردستان خەریکم بەلا ڕێیاچ نایەمەوە بابەتە ئەڕۆمەوە جارێ بۆ خوێندنەوەی ڕابردوو ئێستامان بازان ڕابردوو چیمان کردووە لە چۆ دەستمان پێکردووە ئەم ڕەوتە سینەمایی لە چۆ هاتووە تا هەنگاوایەکیان ناو سینەمای کوردی وەکو ئەوەی بەڵگە بەدەستمانەوە بێت بە دوو دانە ڕەوت دەستی پێکردووە بە دوو دانە ڕەوتێک کە هاوتەری بیش بوون لەگەڵ یەکتر یەکێک هەڵبەی نەزەریانە لە 1926ەکانەوە ڕەوتێکی کەش دەستی پێکردووە و لە 1924 بە فیلمی علەف یا جیای سیکوپێرەوە ئەم فیلمە سەبارەت بە کورد دروستکراوە ئێستا ئێمە ئەم دوو دوانە ڕوانی نەمان هەیە یعنی باسەکەی من ئێستا ئەم دوو ڕوانینە ڕوانینێک هەیە کە ئێوە هەوڵەدا کورد وەکو نەتەوەی ئێتنۆگرافی بیخێنێتەوە ڕوانینێکی کە هەیە کە ئێوێ کورد وەکو ڕوانینێک پۆست کۆلۆنیالیستی بیخێنێتەوە ئەم دوو دانە ڕەوتە بوو دەستپێکی ڕەوتێکی سینەمای کوردی چۆن ئەو ڕوانینەی کە بەلای هەموو بەیەک نەزەریانەوە بوو ڕوانینێکی سیاسیە سەبارەت بە کورد ئەمەی کە کورد ئەگەر دواکەوتووە ئەگەر پێشکەوتوو نیە لە واقع ئەمەیە کە سیاست و هەڵەیەک لە ناوەندا هەیە کە نایەڵێت ئەمانەیە هەڵەیەکی استراتیژی کە نایڵ ئەمانە بە دروستی بەرەو پێش بچن یا خوێندن و ئامۆزش و پەروەردەیان نەبووە لە واقع ئەمە لە هەمەبەی نەزەریانە ئەمە ئێمە بەشێکی زۆری فیلمەکان ئێمە نابینین بە تایبەت لە کوردە ئیزەدیەکانە کە چەنێ هەوڵەدات لە ڕێگای پەروەردەکردنەوە ڕوانینێکی لە واقع سوسیالیستی بۆ کوردەکانی قەفقازیە کوردەکانی لە واقع جمهوری کوردستانی سوود بنێر بەڵام ئەو ڕوانینەی کە ئێستا ئێمە ئەتوانین ببینین بەلای لە واقع سیکوپێرەوە هەیە ئەم ڕوانینە ڕوانینێکە کە ئەوێ بڵێ کورد نەتەوەیەکی دواکەوتووە هەر ئەو شتێک کە ڕۆسۆ باسیەکە یعنی باسێک لە پۆستکۆلۆنیالیستەکە ئەڵێ دواکەوتون وشەیەکی هەیە ڕۆسۆ ئەڵێ وەحشی نەجیب ئەڵێ وەحشین بەهۆی ئەمەی کە دواکەوتون خوێندنەوەیان نییە و ئەمانە نەجیبن هۆکارەکەشی ئەمێ خۆیان نازانم بۆچی واشین ینی ئانقەست نایکەن هەر بۆیە ئەم ڕوانینەش ئێمە لە سینەمای کوردیە هەمانە ئەم دوانە وەکو دەستپێکەکانی سینەمای کوردی دوو پارچەی کوردستانە ئەم دوودانە ڕوانینە ناخوێن ڕوانینە سیاسیەکەی هەموو بەیدی نەزەریانە ڕاتە باکووری کوردستان بەلای یۆڵماز گۆنایەوە کە من ئەمەوێ خوێندنەوەیەکم لەسەر یۆڵماز بێت ڕوانینەکەی دیکەیان کە سیکوپێرە دێتە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێکی سینەماکاری کورد ڕاواقع لە ناو بیرۆکە و یەنە نێو خوێندنەوەی ئەنۆ ڕوانینە سیکوپێریە لە واقع فیلمیان بەرهێنێنەوە ئێستا یۆڵماز گۆنای چێە یۆڵماز گۆنای من ئەسڵ باسم لە ژیان نامە نیە هیچ حەزیش ناکەم ژیان نامەی کەسیش بزانم چۆن لە دایک بۆ چۆن مردووانە بەلای منەوە گرنگ نییە بەڵام ئەو شتێک کە لای سینەمای یۆڵماز گۆنایەوە هەیە یۆڵماز گۆنای لە ناو فیلمەکەیە باسێک لە ماکە هۆی هەمووی فیلمەکانی یعنی گشتی فیلمەکانی باس لەسەر ئەمەیە کە دواکەوتووی کورد هۆی ئەو سیاسەتە هەڵەیە کە لە ئەنکەڕاوە بڕێوە کورد ئەگەر دواکەوتووە ئەگەر مۆدێرنیزم نابووەتە ناوی هۆکاری ئەمە ئەنکارا پێشی پێگەیە ئەنکارا نایەڵێ کە کورد بەرەو پێشکەوتنێکی بێت ئەمە لە ناو سینەمای یۆڵماز گۆنایە هەیە بەڵام یۆڵماز گۆنای لە یەک سری هێماش کەڵک وەرەگرێت خۆشەویستیەکی نیشتمان ژن ئەبێتە هێمای نیشتمان وە لە ناو فیلمەکانی یۆڵماز گۆنایە چەندێم خۆشەویستیە ئەم نیشتمانە ئەزیەتمانەکە زەجرمانەدا بەڵام ناتوانین وێڵیشیکە نەم خۆشەویستی بەلامانەوە بەڵام فیلمەکانی یۆڵماز گۆنای دوو ڕخنەی سەرەکی لەگەل ئەگرێت و لە ئەنکەرا یەکەمیان ئەو شتێک کە جۆرج ئاگامبێن باسیەکە یعنی وەکو ئەوی تر فکرکردنەوە وەکو ئەوی تر بیرکردنەوە لە واقعەوە یا بە مەسابەی فارسەکان ئەڵێم بە مەسابەی دیگەری فکرکردنەوە
دیگەری بوون ئەگەر تۆ جیاواز بیکەیتەوە حکوومەتی ناوەند وەکو ئەنکارا تۆ ئەخاتە سجن وەکو فیلمێکە ئەگەر جیاواز بیکەیەوە هەر کۆمەلگاکەی خۆش دەتخاتە دەرەوە هەر وەک فیلمێکە یعنی کەسایەتیەکمان هەیە لە سجنە نەتەوەکەی خۆشی دەری کردووە بۆیە کەسایەتیەکانی یۆڵماز بۆنایی کەسایەتیەکی سەرگەردانە لە بینی ململانەی حکوومەت و ململانەی نەتەوە ئەنی حەوڵی ئەمەیە دژبەر حکوومەت ڕاوەسێ لەم لاشەوە بەربەستێکیە بە ناوی گەل حازم نییە بێتە ناو مۆدێرنیزم حازم نییە پێشکەوتن بێت بۆ چون ئەو شوێنە ئەمنەی بەناو سنەت بۆ خۆی درستی کردووە ئەوە لە واقع بووەتە هۆی مانەوەی گەل حازم نییە بێتە دەر ئەمە سینەمای باکوورمانە کە دوایی لە یۆڵماز ئەردوغان و دوای لە هەتا تا کازم ئۆزژێمەمان هەیە و بە باشی شاتوەتە پێش بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان چی ئەقەومێت لە ڕۆژهەڵاتی کوردستان جیاوازە لەگەڵ تورکیا حەوڵی ئەمە بوو کە بە تەواوی دنیا ڕاگەیەنێ کە من نە کوردم هەیە نە ئەرمەنیم هەیە گەلی من تەواوی تورکە و کوردەکانی هەر تورکن بەڵام چێوی هەر بۆیە زۆر نەهاتوە ناخۆڕوانی لە پۆستکۆلۆنیالیستیە بەڵام لە ئێران بۆ ئاسیمیلەکردنی گەل شێوازی پۆستکۆلۆنیالیستێکی غەربیان هەڵبژارد ینی ڕۆژ ئاوایی هەڵیان بژارد کە چۆن گەل ببەن بۆ ئەمریکا لە کوردبوونی خۆشیان کابرە فارس بچێت یەکەم فیلمێکە لە ئێرانە دروستە بێت لە سەردەمی پەهلەویە حکوومەتی پێشوو چەندانە فیلم دروست ئەبێت دژ بە گەلانی ئێران وەکو مۆغولەکان دروستەکەن دژ بە تورکەمەنەکان فیلمهایەکمانە سەبارەت بە شمال دروستیەکان خەڵکی گیلەک دژ بە تورکەکان فیلم دروستەکرێت دژ بە عەرەبەکان فیلم دروستەکرێت یەکێک لە فیلمەکانی کە دژ بکردا فیلمی داڵاهۆیە فیلمی داڵاهۆ فیلمێکە کە پێم ناڵێکی زۆر لە دایک بووە بە ئێستایانەوێت لە ملی خۆیانی کەنەوە لە کۆڵ خۆیانی کەنەوە ئەی بەنە شێوەکان لە تاران لە دایک بووە ئەیبێن ئێنە شێوەکانی کرماشان فڕێ ئەدەن بە لەوێنە پیاوێکی شێوی بەربەری دواکەوتوو ئەمە ئەبینێتەوە بە خێوێکات گەورەیە ئەم سینەمایە بەرەبەرە هەر بەم ڕەوتە دەستی پێکرا بەڵام لە سەردەمی شۆڕەشا کە کورد لە بەرامبەر حکوومەتی ناوەندی ئاڕاوەستا هێندێک فیلم دژ بە کورد دروستکرا هێندێک فیلم ئێمە هەیە وەک داڵا وەک دەڕێکانی مانگا وەکو هێندێک لەم فیلمانە عۆقابها لە هەڵۆکان ئەم فیلمانە سەداسەد دژ بە کوردن ئەنی کورد وەکو نەیار کورد وەکو خائین کورد وەکو خۆفرۆش یا ئەمانە دێتە تەسویرکردن دوای ئەم حکوومەتی ناوەندی ئەبینێنە ناتوانێت کورد تاکەی ئەتوانێت کورد بخاتە پاڕێوێزەوە هەر بۆیە هات هێندێک فیلمیکەی دروست کرد وەکو ئیرەشکەریمی ئەوان فیلمهایەکیان دروست کرد کە کوتیان نایێت بە پێچەوانە کورد زۆر ئێرانیە کورد زۆر خۆشەویستە حتا گەلی باشوش حەزەکردن ئێرانی بن ئەم دوومانە فیلمانە ئەمانە فیلمهایەک بوون کە لە دەستپێکی شۆڕشی ئێران دروستکە بەڵام دوای ئەو کەشەپۆلی نوێ سینەمای ئێران لە دوای شۆڕشی 57 ئێرانی یا 75ەکان لە واقع دەست پێەکە بێت ئاسی کیارۆسەمی سەمیرا مەخمەلباف بەهمەنی فەرمانارا مانی حەقیقی شەپۆلێک سینەما دەست پێکە کوردستان وەکو ناوچەیەکی بەربەری و دواکەوتوو وەکو جۆغرافیایەکی دەست نەخواردووە تەسویر نەکراو تا ئێستا بوو بە شوێنی ئەمەی کە فیلمی نێتۆمان ئەمە ڕاگرین ئەمە تەیفور بەدحاییشمان هەیە پێشتر کە فیلمهای شۆڕشگەرانی دروست کردووە سەبارەت بە شۆڕشی کورد بەڵام وەکو ڕەوت نەبوو وەکو تاکە کەس بووە ئەم نەو سینەمایە لە حکوومەتی ناوەندی ناڵم حکوومەت لە پشتیەوە بۆ بەڵام لە تارانەوە دەستی پێکرا هاتن سەبارەت بە کورد بە دواکەوتووی کورد فیلمیان دروست کرد کێشەی ئێمە وەکو کورد ئەمانە نین ئەم کەسانە نین کە هاتوونە ئێرە فیلمیان بەرهەمێناوە توانم لێرە ڕاتگرم پرسیارێکم لا دروست بوو چونکە لە ناوەڕاستی قسەکان تا بوو ویستم بگەم ئەوەی کە بتەوێ بیگۆڕی بۆ بەشێکی کە اینجا ڕاتگرم نەویست ئەمی ڕاگرم
ئێمە بۆ لە خۆمانەوە دەست پێ نەکەین خۆ ئێمە زۆربەی ڕۆشنبیرانمان زۆربەی هونەرمەندانمان زۆربەی با بڵێن کەسانی دڵسۆزمان کە لە بوارە شۆڕ ژێریەکەیە هەوڵیان داوە تۆوی هەستی نەتەوایەتی لەناو میلەتە بچێنن بەڵام خەڵکانێکشمان هەیە هەر با بەو زمانە بڵین کەمە زمانێکی زبرەکە من حەز ناکەم لە فیلم سازانەوە بیڵین وەکو جاشێک بینی سێرەکەی کەسێکە لە بواری پەروەردەیە ئەبێ بە سەرپەرشتیاری پەروەردەیی سەرپەرشتیاری بابەتێک شتێک لە دوانەیەەکە ئەم ئیشەکات یا با بڵێن ئەبێ بە ئاخوندێک یا بێ بە مەلایەک یانە بێ بە قەشەیەک یانە بێ بە کەسانێکی وە لە ڕێی دینەکەیانەوە لەو جیانی کە خەڵکی لێکۆ بێتەوە هەتا تەنانەت دێتە ناو هونەرمەندانی خۆشمانەوە دێتە ناو فیلمسازانی خۆشمانەوە ئەمانە با بڵێن تاوانباری سەرەکین من لێرە نامێ بڵێم تورکیا و ئێران یا با بڵێن دوژمنەکانمان ئەوان تاوانباری سەرەکین ئەوان پارە ئەدەن ئەوان ئیشی بۆکەن ئەوان هەدەفیانە مەبەستیانە لە ناو بواری میدیا و سینەمای کوردیە فیلمسازی کوردیە تەنانەتی خۆشیانە ئەم دیاردەیە دروستکەن بەڵام کەسەکانی خۆمان تا چەند ئەو ئاستە هوشیاریەیان هەیە کە نێڵن پارەوە ئەمەمە سەر ئاو بابەتە یعنی ئەلانەوەی کەوەکتان دەکەن باسکە ئەمن لە ڕۆژهەڵاتان وێز بێ منە کەش ئەگرێتەوە باسەکەم هەردێتە سەر ئەمە جا من باسەکەم ئەمەیە کە کوتم لە تارانەوە شەپۆلێک دەست پێکات بەرەو ڕۆژهەڵات دێن و ڕۆژهەڵات گەلی کورد وەکو دواکەوتونیشان دەدەن و کەسایەتیەکی فارسی تارانی لە ناو فیلمەکایە کە حەوڵەداد ئەم خەڵکە ئامۆژگاری بکات ئەم خەڵکە لەگەڵیان قسە بکات کە بێنەوە سەر ڕەوتێکی لەواقع ژیانێکی مۆدێرن ئەو شتێکە لە سینەمای ئەمانە هەیە ئەمەیە کە بە پێچەوانەی سینەماکە یۆڵمازگونەوە بە پێچەوانی دەرهێنەرەکانی باکوور سینەماکاری کە لە ناو فارسەکان هەیە ئەڵێ ئەم دواکەوتوویەکەل هۆکاری سیاسەتی تاران نییە هۆکاری جوغرافیایەکی تون و تووڕەی کوردیە کە نایەڵە پیوەندی دروست بێ لە نێوگەلە یعنی بەهۆی شاخە بەرزەکان بەهۆی ئەم شوێنێکە کورد هەڵی بژاردووە بۆ ژیان وە زۆر ئەستەمە دەستمان پێ بکات ئەمە پەیوەندی گەلان دروست ناکەوە کورد ئەبێتە هۆیەوەی کە کورد دواکەوتوو بێ ئێستا کێشەکە فارس نییە کێشەکە ئەمەیە توویەکیان لە نێو ڕۆژهەڵات چاند کە دەرهێنەری کورد ئەو ڕەوتەکە لە تاران ڕەفی پێکرد بوو گرێت با بڕۆین بۆ لای سپیواکی هێندی باسێکی هەیە لەسەر ئەمە چون لە هێندیش ئەمە قەوما ینی ئەمە شتێک نییە کە فقط تایبەت بێ بە کورد کاتێک کە بریتانیا لە هێندوستان حەوڵیەدا بە خەڵک بڵێ ئەوە دواکەوتونوانەوە بەرهەمی ژێنا ئارەشیەدا کاتێک کە لەوێ چووە دەرەوە هێندێک لە هونەرمەندانی هێندی ئەبەو ستایلی بریتانیا دژ بە گەل فیلمیان دروستەکە گەلی هێند سپیوا کەڵەچی ئەڵە چی ڕووی داوە لەمە مەگەرمە هێندی نەبوو ئەی بۆچی وەکو هەرۆ شتێکەوە تان جوان نییە بیڵم وەکو جاشە کەوتووەتە ژێر کاریگەری بریتانیا ئەڵێ نا ئەڵێ ئەم بەرهەم هێنەرە ئەم هونەرمەندە ئەیوی یەک شت بڵێ کە ئەرێ من لەگەڵ تۆ هاوڕام بریتانیا ئەم گەلە دواکەوتون بەڵام من دواکەوتونی من مۆدێرنم گەلەکەم دواکەوتووە هەر بۆ ئەنێچی ئەڵێ بڕژوای داخلی ئەڵێ من بڕژوای ناوخۆیە خۆی وەکو بڕژوایە دێنێتە نیشاندا کە من تێگەیشتۆ من ئاقلم و ئەمانە ئەمە لە ناو سینەمای ڕۆژهەڵاتە ڕووەدا هێندە دەرهێنەری کورد بە ڕەوتی پۆستکۆلۆنیالیستیەکی کە فارس هێنایان هاتن بە چاویلکەکەی فارس هاتن کوردستاناتیان کردە بەرهەمەوە فیلمیان دژی دروست کرد تەنیا بۆچی بوو تەنیا بۆ ئەمریکا ئەو شتێک کە بۆردیۆ باسیەکە سەرمایەی نەماین یا سەرمایەی ئیجتیماعی یا سەرمایەی کۆمەڵایەتیەکەی لە فارس کرد یعنی وەکو دەرهێنەر ئەویست ئەگەر ئەو فیلمانەی بەرهەمهێنا دوو دانە فارسیا دوو دانە نەیار لەواقع غیرە کورد پێ بکتایە تۆ ئەرە دەرهێنەری ئەوەی حەز پێ ئەنی بەلای ئەو گرنگ نەبوو ڕۆژهەڵاتی بڵێ دەرهێنەر بۆی گرنگ خەڵاتی
تاران بکرێ بۆی گرنگ بۆ خەڵاتی وڵاتگرێ هەر بۆیە سینەمایەکی پۆستکۆلۆنیالیستی دروست بوو و ئەو ڕەوتە درێژەی بوو تا ئیتر خودی فارسەکانیش ماندوو بوونەوەی کە کوردەونەی فیلم گشت خۆی دروست کردنی خودی فارسەکان خەجاڵەتیانە کێشا لەو سینەمایە خەڵەتیان پیانەدا ئەمە ڕەوتێکی سەدا سەد هەڵە بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان لێرا من ڕۆژهەڵات ڕاگرم ڕۆم بۆ دوو پارچەکەی دیکە لە باکوور چی ئەقەومێت باکوور بەهۆی ئەوەی کە هێم باشە باشوور بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکی درێژکایانی لەگەڵ عێراق نییە دەوڵەتی عێراق دەوڵەتێک نییە وەکو ئێران و تورکیا کە حەوڵدا پێشەکی مێژووی بۆ تۆ دروستکە یا بیری مێژووی بۆ تۆ دروستکە کە ئێمە لەژێر یەک ڕکێتین وەکو فارسەکان بێ ماڵێن محەممەد ئاریاییم کوورش باوکی هەمومانە واقعین و لە تورکیا ئاتاتورک بێتە باوکی تورک و عوسمانیسنی گەورە و ئەمانە لە عێراق ئەمە دروست نەبوو هیچوە و نە سەدام کردی نە پێش سەدامیش کرد بەڵام لە ناو سینەمای باشوورە دوو شر هەیە دوو دەرنەبات یەکەمیان حەوڵێکە بۆ پەیوەندیکردن لەگەڵ عەرەب کە من ئەمەوێ لەگەڵت بژی بەڵام ناتوانم لەگەڵتا بژیم ئەمە لە فیلمی پڕینەوە لە غۆڵاری شەوکەت ئەمینە ئەیبینین لە بێکەسی تارزان قادرا ئەیبینین و دوای ئەوش لە تەواوی فیلمەکەن کورد حەز بە پەیوەندی لەگەڵ عەرەبەکە بەڵام ئەم پەیوەندیە چون مێژووینیە دروست نابێت و سینەمای باشوور سینەمایەکە لەژێر کاریگەری شەپۆلی قاهیرە بەشێکی لە دراماکانە بەشێکی لە 2003ەوە بۆ ئەم لە ڕۆژهەڵاتە گرێت و بەشێکی تری لە باکوورە گرێت یعنی سێدانە کاریگەری بەسەرەوەیە بەڵام کاریگەری زۆرتری کە بەلایانی گەلی باشوور کوردی باشوورەوە زیاتر خۆشەویستە شەپۆلی قاهیرەیە شەپۆلی قاهیرە چییە شەپۆلی قاهیرە لەواخال دوو شەپۆل لە ناو ڕۆژهەڵاتی ناویدا دروستە بێ یەکەم شەپۆلی تارانێکی شەپۆلی قاهیرە وەکو ستایلێکی هونەری هەرچەند کوردەکانی خۆیان زۆر لێنە دەستیان بۆ زۆر کاریان کرۆ بە دەرخانەکانوان بەڵام ڕەوتێکی عەرەبیسم دروست ئەکا حتا ئیستانبولی شێت لەم لاشەو فارسەکانی تارانێکن وەکو دوودانە وەکو هاوتەریک دێنە پێش ئەو شتێکە لە باشوورە ئێمە دیمان حەزکردن بوو بە شێوازی قاهیرە یعنی شێوازی دەرهێنان شێوازی سینەمایەکە شێوازێکی عەرەبی حەزکردن بە زووم بە زۆمبەک بە مۆنۆلۆگ ئەمە شتێک نەبوو لە ناو سینەما بێ بەڵام لە ناو سینەمای عەرەبیا بوو و لە باشووریش خۆشەویست بوو بەهۆی ئەمەی کە عەرەبیان ئەزانی و خۆشتریان پەنی پەیوەندی بەڵام لە 2003 سینەمای باشوور ئاڵوگۆڕی بەسەر بە دوو سێ شت لەوێنە ڕوو ئەدا یەکەمیان حکوومەتێکی کوردی دروستە بێەوە بەلاشەوە گرینگە سینەما لەوێنە سەر هەڵدە ئەو حکوومەتە کوردیە دوو سێ شتی بەلاوە گرینگە ئەمە جیاوازە لە دەرهێنەرەکانمان لە ئوروپا کە دوای لەسەری باسە یەکەمیان بە کارەسات ناساندنی ئەنفال کامە یەکێ لە باسەکانمان لەسەری بکەم دووەمیان دروستکردنی یان ناساندنی کورد وەکو نەتەوەیەک کە ئەتوانی بڕوای پێ بکەن وەکو نەتەوەیەکی توریستی کە ئەتوانن بێن ئێمە میێوانداری تام بکەین ئەم سینەمایەشمانێمە سێ جەنگ لەگەڵ سەدام لە فیلمی هەم پەڕێنەوە لە قوبار هەم لە فیلمەکانی بەهمە قوبادیە ئەمە کە دژ بە سەدام و ئەم ڕزگاربوونەی کورد لەو هەلومەرجا چۆناوچۆنەوە کورد چۆن ئەتوانێت خاوەنداری و یا بەرخودام کار لە کوردستان بەڵام ئەو شتێککە لە کارەساتەکە بوو کارەسات یەک هەڵی گەورە سەدا ساڵ ڕوویدا لە ناو کارەسات چی بوو ئەم هەڵەیە کە لە باشوور کراوە دەرهێنەری ڕۆژهەڵاتی باکووری باشووری لە هەڵا بەشێکی زۆریان دەستیان لە نەودەستیەکە بوو خۆی ئەمەیە کارەساتیان نەزانی لە سینەما بێ چۆن بە تەسویر بکێشێت یعنی چی تماشاکەن ئەمریکا نەچیروان بارزانی و چون ئەو سەردەمەرانی حکوومەتی نەچیروان بارزانیا بوو حەزی ئەکرد بەمەیکەوە پارەشیان ئەدا بۆ ئەمریکا ئەنفال وەکو دیسکۆرسێک بناسرێت ئەمە یەکدانە من ڕێزی لێدومە کارێکی زۆر پیرۆز و گەورە بوو بەڵام ئەنفال تەنیا ینی نەبوو بە دیسکۆرسێکی جانی نەیان توانی
ینی بەشێکی زۆری ئەنفال تەنیا لە یەکدانە دکمنتاریە ماوە ناتوانانی دکمنتاریەکە شێوازێکی کارەساتەکە نیشانە بەڵکو حەوڵ ئەمە بوو پێش کارەسات و دوای کارەسات بە تەسویرکەشن لە کارێکە ئەمە لە کاتێکە کە خودی کارەساتەکە وای بە تەسویرکەشتەوە خودی کارەساتەکە بوای بۆ بکرای بە فیلم ئەو شتە کە یەهودیەکان و جووەکان کردیان لەسەر هۆلۆکاست ینی ئالایان تاخان کرد و یەک فیلم دروست کرا وەکو فێرستی شینلێر و ئەمانە شوای لازمان و هەندێک فیلمی دیکە هەرچەند توانیمان تا حدێک بۆ ئەنفالەکە بچینە پێشە بەڵام خوێندنەوەیەکی دروست لەسەر ئەنفال نەبوو کە ئێمە بتوانین ئەو هەموو پارەیە کە تەرخان کرا بتوانین ئەنفال بگەێنین بە ناوەندە جیهانیەکان من ڕاوەستم کاک سەرکەوتو وابزانم قسە پێ بەڵێ کاک ئەمیرجان من حەزم کرد لێرە باس لەوە بکەم ئەگەر کاک نێچیروان پارەی خەرج کرده بێت بۆ ئەوەی بۆ بە داکومنتکردن بۆ بە فیلمکردنی ئەو کارەساتانەی کە بەسەر کووردا هاتوون و بەکار بێت یان وەکو شوناسێک یان وەکو بەڵگەیەک ئەمڕۆ لە کاتی ئەم دەسەڵاتی ئەوانە بمێنێتەوە ئەمە کارێکی زۆر زۆر پیرۆزە بەڵام من لە هەنێ فیلمی ئەو برادرانەیە بینیومە هەنێ فیلمیان با بڵێن لایەنگیری حزبێکەکەن لایەنگیری لایەنێکەکەن ئەو لایەنی کە پارەی بۆ خەرج کردووە یعنی با بڵێن ڕوودا و ڕاستەقینەکەی ئەنفالیان شێوانووە یا هەڵەبجەیان شێوانووە یان ئەو کارەساتانی کە بەسەرمانە هاتۆ تێکیان ناوە بۆ لە پێناوی ئەو پارەی کە پێی ئەدرێت ئیتر نازانم لایەنە سیاسیەکە یان ئەو کەسەی کە پارەکەی پێیاون داوای لێکردوون یان خۆیان ماستاویان کردووە ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە من عەرزم کردی بەڵێ من لێرە شتێکە بۆ بڵێم چاو پێکەوتنێکی نووسەرێکی عەرەبم بینی عێراقی کە چوونەتە ئوردن چوونەتە سووریا لەگەڵ برادێکی کەیە ویستویانە کۆمەڵە سیناریۆیان نووسیوە ئەڵێ کاتێکە پارێکمان بۆ تەرخان کرا بڕین بگەڕین بە دوای بەناو مێژووی عەرەبە و تاریخی ئیسلامە بگەڕین بۆ ئەوەی شتێکی باش دروستکەین ئەڵێ دوومان نانمان لە خۆمان بڕی لە ژوورێکە ئەمە نووسەرەکە ئەیڵێت من لامە ڤیددیۆکە هەر هەڵم گرتووەکو ئەرشیفێک ئەو کابرایەکە و ناترسێتەیڵێ ئەڵێ دوومان گەڕاین هاتینەوە سەر ئەوەی وتمانە بێ بەس درۆکەین مێژوویەک بووە ئەڵێ هەمووی کوشتنە هەمووی بڕینە هیچ خۆشەویستی و جوانی و پیرۆزیتیان نیە ئەڵێ ئەو مێژووی بۆمان نووسراوەتەوە بۆمانیان بەجێ هێشتووە ئەڵێ یان نەبێ ئەوە بڵین یان نەبێت درۆ بکەین ئەگەر ئەوە بڵین پارە ناکە کەس جۆمان لێ ناگرین جابێت درۆ بکەین ئەمەیە گەورەترین مشکلەی شەرق ئەوسەد با بڵێن ڕۆژەڵاتی ناوین کە ئێمە ئیش لەسەر چی چەمچێکەکەین ئایا ئەنفال چۆن ئیشی لەسەرەکەی ئایا خوێندنەوەمان بۆ ئەنفال چییە ئایا خوێندنەوەمان بۆ ئەوەیە کۆمەڵی خەڵک ئەڕۆن بە ڕێگایە و بەس ئەوەیە نیشاندان لە فیلمێکە لە گرتەیەەکە بەس ئەوەیە و ڕسمی سەرۆکێک یان ئاڵای حزبێک ڕەنگێک دەرخەین و بۆ ئەوەی بڕێ پارەمان دەستکەوێت کاکە میرجان فەرموو ئافو کاکە میرجان قسەکەی بەڕێستان کاک سەرکەوجان من هەر ئەوەم ڕاگە عەرزم کردن کە فیلم سازەکانمان بە هەڵات تماشا من نەمەویست بچمەنە ئەو بابەتە بەڵام من خۆتان زان کتێبەکەشمە سەبارەت بە ئەنفالە بە کارەساتە لەوە بۆ کارەسات چەندانە شت نابێ بکرێت بۆ سینەمای کارەسات یەک سینەمای کار هیچ کارەساتێک ئەو شتێک کە لاکان باسیەکە ئەم ڕێواقع نابێ بە فیلم بەڵام ئەبێ تۆ بە دوای هێماهایەک گەڕی کە ئەو هێمایانە ببێتە ئەبزارێک کە تۆ کارەساتی پێکەی بە فیلم بەڵام چەند شت ئێمە بۆمان نییە بیکەن یەکەم ئەمە شتێکە کە ڕیچارد کۆرنی لە کتێبێکی لە ناو دەربابی داستانە باسیەکە یەکەمیان هیچ کارەساتی قارەمانی نییە من نازانم قارەمانی چی میلیۆنها ئینسان مردون 182,000 کورد مردون چێ قارەمان قارەمانێکی وجودی نیە بۆی نیە نە یەکێتێ توانێ خۆی بە قارەمان بزانێت نە پارتی نە هیچ حیزبێکی دیکە مردووە کابرا مردووە راوخوشکی لەوێ مردوون
قارەمانی چی ئەگەر تۆ قارەمانی نابووە 2000 کەس بمردای پس ئەمە یەکەم هەڵەمە دووهەمی هەڵا کارەسات شوێنێک نییە کە تۆ چێژی لێ ببیت ئەمە کێشەیەکە کە لە ناو داهێنەرەکانمانە هەیە چی یانی ئەمریکا سینەماکەت شێوازی کامێران نابێ کامێرای چێژاوە بێ ینی قابندی یا فرێمەکە نابێت چێژاوە ئەمە شتێکە کە لە کتێبی لەسەر هەیە باسی هەیە لەسەر سینەما ئێمە هاتووە باشترین دیۆپیان هێناوەتە پای کامێرا باشترین لایتی داوە جوانترین ئەڵێ نەقاشی بۆ من کێشاوتەوە کارەساتە من چێژ لە چییە بێت بم ئەمە یەک دووەمینە فیلمی کارەساتی نابێت لە ناو هۆڵی سینەما چەپڵی بۆ لێدرێت مادە فیلمێک چەپڵی بۆ لێدرا لە نێو هۆڵی سینەمان فیلمێک کارەساتی کاتێک لە ناو پۆڵەندا فیلمی فێستی شیلێر چەپڵی بۆ لێدرێت لە نێو فێستی شیلێر جان بەڵێ ئەڵەم ئەگەر کارەسات بێ ئەگەر فیلمەکە بەڵێ ئەو پەیامە بگەێنێ پەیامی کارەساتەکە ئەبێ خوێندنەوە لە حزری لە مێشکی لای وەرگر دروستکات نەوەکو حەز بە کات و چەپڵی بۆ لێدا و پێ بکەنێ بەڵێ دووەمینیان باسێکی زۆر گرنگەیە بە ناو شەرم و گوناه تماشا زۆر کەس لە ناو کارەساتە ئەڵێمە تاوانبارین ببورن ئێمە تاوانبارین ئەمە ژێستە ئەمە ژێستێکی سیاسیە وە سینەماکاری کوردیش کەوتە ناوم هەڵەیە ژێستی هینەکەم پێ نیشانەدا کە بڵێت ئەم گەمەیە کە سیاسیوانەکان ئەڵێن کە ببوورە من تاوانبارم وە داوای لێبوردنەکەم لە کارەسات هە داوای لێبوردن نییە تاوانباری نییە شەرمە تۆ چەندێ شەرمەکەی لەم شتە ئێمە لە ناو فیلمەکە هەمانە کارەسات بەسەر منە قەڵما بەڵام من سێ و خەریکم ڕێژەکەم وێنێرم بۆ بەغدا ئەوە بێ داوای لێبوردن نەبمکە ئەوە بێ شەرم بکات نەمنە بێ شەرم یعنی دەرهێنەری کورد ئێستا تێ نەگەیشتۆ کارەساتەکە چێ لە چێ کردووە یعنی جارێ دوولانی یەکدا نەبووەوە لەگەڵ خۆی کە با 1970 لە کورد مردووە نە لە عەرەب یعنی کورد دەبێ سێ و مێخەک ڕێژکا بینێرە بۆ بەغا یا بە پێچەوانە ئەوە بێ مێخەک ڕێژیکە ئەوە بێت داوای لێبوردن کە ئەوە بێ شەرم بکە منم شەرمەکەم ئێمە من وتم کاک سەرکەوت گوتم سینەماکاری کورد ئەو دەرفەتەی کە بۆی ڕەخساب و سەبارەت بە ئەنفال و هەڵەبچە فیلم دروستکە بە باشی نەخواستەوە بە باشی نەیتوانی ئەم سینەمایە سینەمایەک بێت کە بیگەێنێت بە دەرەوە کە ئەنفال چییە هەڵەبچە چی قەومەوە هەرچەند هەڵەبچە بەهۆی هۆکاری سیاسی ناساندرا بوو بە دنیا بەڵام ئەنفال نەناساندرا بوو ئەمان توانی زۆر باشی لەسەر ئیشکەین بەداخەوە ئەنفال ئەو جۆرەی کە ئەنفال ڕوویدا ئێمە نەمانتوانی بە تەسویر کێشن نەمانتوانی هێمایی بۆ بین تەنیا بوو بە هێندێک ئێسک و پێڵا و جلی درا و دەوناماوە ینی ئەمە بوو بە سینەمامان یا لە بەرژەوەندی حێزبێک و لایەنێکا بوو کە 100% لەگەڵی نیم ئەمە نابێت ئەسن کارەساتین ئەوان ئێستا باسی من لەسەر ڕۆژاوە ئەوە لەسەری نادوێم بەهۆی ئەمەی کە سینەمایەکی ئەو تۆی نەبووە چون دەمێشق ئیزنی ئەمەی نادات کە سینەمایەک لەوێنە سەر هەڵدا هەرچی دەرهێنەری کورد بوو لەوێنە یا بڕشتای بۆ دەمێشقە بەڕەوەندەران ڕۆشتە بەڵام دوو سینەمای دیکەمان ئێمە هەیە لە هەندەرانەوە سەر هەڵدات یەکەم دیاسپۆرایی یەکەماوە دووەم دیاسپۆرای دووەم دیاسپۆرای یەکەم هێندێک لە فیلمسازان بوون کە چوونە ئوروپا یا چوونە هەندەران و لە ناو سینەماکەیان کێشەیان ئەمە بوو چۆن ئەتوانن ڕۆژێ بگەڕێنەوە بۆ کوردستانە یا تامەزرۆی گەڕانەوە بۆ نیشتمانیان لە ناو مێهدی ئومیدا تەیفور بەدحایی و هێندێک لەم دەرهێنەرانەی کە فایق سەلمان بووە بڵامەگە هەڵە نەموت بێت لە یونانە فیلمێک بەرهەمهێنێت توی فیلمەکان بابەتەکان کوردستاناتن کە چۆنا بێ بگەڕێنەوە بۆ کوردستانات بەڵام دیاسپۆرای دووەم کە هشام زەمان و حتا هونەر سەلیم و ئەمانیش هونەر هێندێک کەمتر بەڵام هشام زەمانوانە زیاتر سینەمایەکیان لە ئوروپا دەست پێ کرد کە ئەم سینەما زیاتر باز لەمە بوو کە چۆن وەکو کوردێک ئەتوانم لەمە بۆ لە ئوروپایە نەبژیم یعنی چۆن ئەتوانم چی بکەم لە ناو ئوروپا وەکو ئەمریکا من کۆچەرم وەک کۆچبەرێک هاتووم بە ئوروپا ئەبێ چ ڕاوتێک چ ڕێگای ڕۆن کە من
وەکو ئوروپاییەک بێمە بەرچاو یعنی لێرانە غەریبە نەبم لێرانە چۆن بڵم ئەو نەغەریب نەبم کە نەتوانم لێرانە بژیم حەوڵی ئەمە بوو خۆی لەنا ئەو شوێنە حەزم بکات بەڵام ئەمانە سینەمای دیاسپۆراکانمان بوو کە بەلای هێشام زەمان و بەرەی یەکەمیشان مەهدی ئومید و تەیفور بەدخەی ئەوان بوون گەل بورگیان دروست کرد تۆنێلیش بەڵام لە دوایی ڕەوتێک لە دوو پارچەی کوردستانە سەر هەڵەدات کە من زۆر حەزم پێ کرد ینی تەسەووری من ئەمەیە دوایی مازگۆنایی باشترین ڕۆتی سینەمای کوردی لە باکوورەوە دیسان سەر هەڵەدات هەرچەند باشووریش تۆزێک بوو بەڵام سەددام پێشی پێگر و ئیزنی درێژداین بەم جیاواز سینەمایی نەدا لەوێنە ئەمیش گەڕانەوە بوو بۆ چیرۆکە کۆنە کوردیەکان و حەقایەکان و بیتەکان ئەو شتێک لە ناو باشوورا کرا مامۆزین کرا فیلم وازانم فیلمێکی بە ناوی چەندانە گۆرانی تەرانی غەمگینی وابزان نزامەدین تووسی کرد چەندانە فیلم ئێمە بۆ ستایلە هەمانە ئەمە یەکەمین هەنگاوی گەورە بوو کە هەڵگیرا بە سینەمای کوردی خەریک بوو فۆرمێکی سینەمایی وەکو جێڕانەوە دروست بکات کە هەش لە باشووریشە باکوورای مەخەجوستیان بۆ ئەوانمان دیسان بوو لە باشووریشە سەرێکیاندا موزینیان نووسیان لەوێ سەدام وەکو دەستێکی شەپۆلێکی یانی نەکۆیکردنی سینەمای کوردیە لەوەقا لە ململەی سیاسی دێتە دەرەوە باسی لەمەیەکە پێش بە ئاسیمی لەبوون بگرێت باسی لەمەیە کە حقایەتە کۆنەکانی خۆی بکا بە فیلم باسی لەمەیە کە کەڵەپیاوانی مێژووی بێنێتە بەر کامێراوە زۆر بێ ئەمانە ئەو شتێکە ئاگەلگانس باسیەکە من پێشتر ژووتمە ئاگەلگانس لە 1920 شتێکی ڕستەیەکی هەیە ئەڵێ کەڵە پیاوەکان مێژوو ئوستورەکان ئەفسانەکان هەمووی بچنە سەرەوە بچنە سەفەوە چون یەک بانگێشتانەکەی نێو سینەما ئەمە ئەو شتە بوو کە لە 2000ەکانە سەری هەڵدا لە باکوور بەڵام 2003 و دوای ئەویش حیزبە کوردیەکان من دیسان تەواو چوار پارچاڵم حیزبە کوردیەکان ئەمەیان بەلاڕێیا برد ینی ئیزنیان نەدا کە ئەو شتانەی کە مێژوویین بێنە بەر کامێرا باڵکو هەوڵ ئەمە بوو پرۆپاگاندا لە خزمەت حیزبا بکرێت ئێستاش سینەمای کوردی ینی سەرەتانێک وەکو حکوومەتی هەیە وەکو حیزبی هەیە ینی نایەڵێت کە ئەم سینەمایە بگەڕێتەوە بۆ مێژووی خۆی بگەڕێتەوە کە لە خزمەتی گەلا بێت حەوڵ ئەمەیە سینەما لە خزمەتی حیزبا بێت ئەمە باسێک من بە یەک دێر بە یەک قەوسێکەکەمەوە باسێک لە ڕۆژهەڵاتەکەم و تر ئەی بەسم دوای ئەمریکا ئەی بەسم ینی ئەڕێنی تر بۆ داهاتوو یا ئێستا و داهاتوو دوای ئەمریکا ئەسقای فەرادی خەڵاتی ئۆسکاری گرت لە ئێرانە شێوازێک سینەمایی هەیە فرەتدەنگی زۆر مانایەکی نییە لە ناو سینەمای ئێرانە ینی سینەمای ئێران دوو دانە بەشدا بەشە بێ یەکەم سینەمایەکی گیشەیە فرۆشتنە و دووەمیان سینەمایەکە کە لە خزمەتی فستیواڵەکان سینەمای فستیواڵی کە وەکو سینەما ئارتیش زیاتر ناوی ئەبێ سینەمایەکی تەکدەنگە فرەدەنگیتیان نییە و چون فرەدەنگی تێدا نیە هەر کەس خەڵاتێکی گەورە بگرێت تا کەسێکی کە خەڵاتە گەورەکەی دیسان ئەگرێتەوە بۆ ماوەی چەندین ساڵ ڕەوتێک ئەگرێتە دەستۆی ینی ئەباسی کیارۆستەمی بە ماوەی 15 ساڵ ڕەوتێکی لە دەسا بوو کە بەهمەنی قوبادی و ئەوان لەژێ کاریگەری ئەوە بوون ڕەوتی دووەم ئەسقەری فەرادی بە گرتنی خەڵاتی ئۆسکار دەستی پێ کرد بە ڕەوتی دووەمەکە ئەمە بوو بەهۆی ئەمریکا سینەمایەک هێنێ ڕۆژهەڵات دروست بێت کە بە ستایلی شێوازەکە شێوازێکی ئەسقەر فەرهادیانێ لەسەر ئەوە قساکەم ئەگەر بڕۆینە بابەتەکە بڕۆینە درێژایی کاکسەکەوت باسێک تێ یا پرسیارێک تێ من لە خزمەت کاک ئەمیرجان سوپاس دەکەم من لێرە بۆچوونێکی کەم هەیە ئەمانی کە تا ئێستا تۆوتت بەڵام چۆن فیلمسازی کورد بتوانێت ئەو دەرفەتە ئەو یارمەتیە ئەو ڕێخۆشکردانە بقۆزێتەوە بۆ ئەوەی شتی جوان کات من هەر بەس فیلمسازی کورد ناڵێم یعنی فیلمسازە ئێرانیەکانی شەڵێم تورکەکانی شەڵێم جیهانیەکانی شەڵێم هەموویان یعنی چۆن بتوانن ئەو فرسەتانە بقۆزنەوە
بۆی پەیامەکەی خۆیان بگەن بۆی ئیشی لەسەرکەن یعنی ئێمە ئێستا بۆ نمونە تۆ باسی ئەوەت کردێمە هیچ فیلمێکی داکومنتری هیچ وێنەیە ڤیددیوەیەکی داکومنتری ئەنفالەکانمان نییە بەڵام هی هەڵەبجەمانەیە هی هەڵەبجەمان لە کێوە وەرگرتووە ئێمە ئەتوانین بڵین هی هەڵەبجە ئەگەر ئەو کاتە ئێران دەواازەیەکی نەکردایەتەوە بۆ ئەوەی میدیا بێتە ناو سوودی خۆی لێ ببینێ بۆ ئەوەی بە دنیا بڵێ ئاها چێ مرۆڤ کوژە ئەمە بۆ پەیامی سیاسی خۆی بوو بەڵام ئێمە توانیمان لە ڕێ ئەو میدیایانەوە سوود وەربگرین لە ڕێ ئەو فوتوجانەوە سوود وەربگرینەوە ببێ بە بەڵگە و ئەو بەڵگانە زۆر هاوکاری ئێمە بوون هەرچەنێ پەیامەکە ئیشەکە بۆ شتی تر بوو بۆ مەبەستی تر بوو بەڵام ئەو کەسانی کە لەوێ ئەو ڤیددیویانیان گرت ئایا هەستەکەی ئەوان ئەو کامیرەمانە یا ئەو دەرهێنەرە چۆن بوو ئایا هەستێکی مرۆڤ دۆستی بوو یاخۆ ئەویش هەستێک بوو بەرامبەر بە بڕێ پارە لە کاتی سەدامە لە کاتی ئەنفالە دەیەکانی وێرانە کرد کە دەیەکانی وێرانە کرد و خەڵکی گوندەکانی کوردستانی بە زۆر هەوڵێدا گوندەکان بەجێ بێڵم بێنە ناوشار لەو کاتەیە هەوڵیدا لە تەلەڤزۆنی کەرکووک کە کوردی بوو بە هیچ شێوەیەک هیچ شتێک پێشان نەدرێ باسی لادێ بکات هەر وشەی لادێ ڕەنگی لادێ بۆنی لادێ ژیانی لادێ لە ناو گۆرانیەکان لە ڕێ لێگرت ساسۆری لەسەردانا بوو بەڵام تۆسێرکە کاتێک کە ئەنفال ڕوویدا و ئەنفال بوو بە هەرایەک لە دنیاە زەختێک لەسەر با بڵێن تەوژمێک لەسەر پاڵەپەستویەک لەسەر سەدام دروست بوو لەسەر ڕژێمی بەعز دروست بوو اینجا بەعز لە دەرەوە ئەیانویست بڵێن نەخێرێمە دێمان نەڕووخانوە دەیەکان هەیە بۆیە لەو کاتە بڕیارێکی دەرکرد فیلم بکرێت ئیش بکرێت گۆرانی بکرێت لە لادیەکانە من لە هەردوو پرۆسەکەیا بوو ئیشێکم ئامادە کرد بوو زنجیرە درامایەک بوو کاکە میرجان لە کاتی ئەوەی کەوتیان دێنەماوە ڕاگیرە خۆ من باسی گەرمیان مەکرد لە گەرمیان با بڵێن لە خوارتاو و خوار کەرکووکەوە دەیەکان مابوون بەس نیانێش بیکەم بەڵام کاتێک کە بڕیارەکەی تردرا باسی دەیەکان بکەن بان کرام وەرە سەرکەوت بیکە بەڵام لەو کاتە من سەربازی هەڵاتوو بووم نەتوانی بیکەم نێرگز بووکی کوردستانە حاجی مەکی ئەوەی بە فرسەت خۆستەوە ئێستا زۆر کەسێ ئاگای لەوە نییە لەو ڕاستیە من چونکە ئاگای بڕیارەکە بوو لە هەردوو سەری ئەوەی بە فرسەت خۆستەوە بە فرسەت خۆستەوە هات یەک لاپەڕەیەک بوو یعنی چۆن با بڵێن سناپسەکەی بێک سناپسێ بۆ هێنای ئەو لەسەر سناپسەکە ڕەزامەنی وەرگر فیلمەکە بکرێت ئەمە حەزبی بەعز دامێ کرد بەڵام من مەبەستەکەم لێرە ئەوەیە چۆن بتوانین ئەو دەرفەتانە بقۆزینەوە ئەگەر سینەماکاری کورد فیلمسازی کورد نەیخۆستەوە خۆی زەرەرەکە لە مێژووی سینەمای کوردیە وەکو تاوانبارێک سەرەکە و ئەوەی شێگەرتوانی بیقۆزێتەوە شتی جوانی پێکرد من هەمومان دەستخۆشی لێکرد من یەکێک لەو کەسانە مەسەن شەوکەتەمی کورتی لەوەیە سوودێکی باشی لەوانە وەرگرت بێ بەڵام ئیشی جوانیشی پێکردووە من لەوەیە دەستخۆشی لێکم کەسانی تریشەیە بەڵێ کاک ئەمیرجانی جا حەزەکەم ئەگەر بتوێ لابێ بچیتە سەر بابەتەکەی تردوەگەر لەسەرم بۆ چوونەی من شتێکت هەیە هەر پێم خۆش وڵا کاک سەرکەوتجان سەر بۆ چوونەکەی جەنابتان کورد بەهۆی نەبوونی دەوڵەت میلەتێک بەهۆی نەبوونی حکوومەتێک و سەد بەداخەوەم کە حکوومەتی کوردیش لە باشوورە و لە ڕۆژاواشە ئاوڕێی لەم بابەتێکم لەستا باسی پێکە نەداوت کورد تەنیا کوردبوونەکەمان قسەکردنمان پێماوە ینی ئێمە نەتەوەیەکین تەنیا ئەگەر لێت پرسم بۆ کوردی ئەڵێ ها کوردی قساکە مجلی کوردی توانم لەبەرەکە ینی خوێندنەوەمان لە مێژوو نییە و نازانین ئوستورەکانمان ئەفسانەکانمان چین ئەمە لە کاتێکایە کە ئێستا تورکەکان لە حەوڵا بیتە کوردیەکان بەناو خۆیانە لە یونسکۆ بەناو خۆیانە بڵاویەکەنەوە لە کاتێکە ئەمەزانینەوە دادە قورقود کە تورکەکان بە ئەفسانەی خۆیان نەزانە هەر بە گوڕگوڕەکەی خۆمانە چڕۆڵی لە نێو دەستپێکی کتێبەکەی نووسویەتی کە لە ناو کوردە ئیزەدیەکان کوردەکانی ئیلی جەلالی هەستاوە لە ناو ئیلی جەلالیەوە هاتوو ئیلی جەلالی کوردەکان بەڵام کورد خۆی ئەمە نازانێت بە سینەماکاری کورد پەیوەندی گەلە
یعنی سینەماکاری کوردە بێتە ئامێرێک یا ئەبزارێک بۆ گرێدانی گەل لەگەڵ دابوونەریت و ئەفسانەکانی خۆی. ئەگەر 2 نەفەر 10 نەفەر 100 نەفەری ئێماڵێ نەورۆتین ئێمە نییە ئەفسانەیە هۆی ئەمەیە فیلمسازی کورد سەبارەت بەم ئەفسانەیە فیلمی دروست نەکردووەتە گەل باوەڕ بکات کام ئەفسانەی ئەوە. ینی سینەماکاری کورد حەوڵی ئەمەیە کە زیاترین خەڵاتەکان ببات. من لە کاتێکاڵم ئەگەر بگەڕێتەوە بەسەر ئوستورەکان و بگەڕێتەوە بەسەر خوێندنەوەیەک لەسەر مێژووی گەل بدات تەسەوورەکەم خەڵاتی باشترەگرێت. بەڵام شاید 1-2 دانە قوربانیش بگرێ ئەم مێژووە، ینی 2-3 نەفەر فیلم دروستکەن خەڵات نەگرن پارەی خۆشیان دەنێنەوە، بەڵام بە درێژایی مێژوو ئەتوانێت ستایلێک دروستکات و ئەم ستایلە بتوانێت لە داهاتوە پارەش بێنێتەوە بۆ ئەم دەرهێنەر خەڵاتیشیان بۆ بێنێت. کاکەبیر ئەلێرەیە یەک بۆچوونێک بەم لەسەر سینەمای عەرەبی و بەتایبەت سینەمای مەسری مە حەزەکەم لەگەڵ ئەم بۆچوونەی جەنابتن. یوسف شاهین فیلمەکانی هیچ فیلمێکی خەڵاتی گیانی وەرنەگرتووە. یوسف شاهین کە ئەو هەموو فیلمە جوانانەشی کردووە بۆ لەبەرەوەی کەسێک بوو ئەهات لەسەر واقعی ڕاستەقینەی ژیانی عەرەب، ئیتر هەتا ناو ئوستورەکانی بە داستانەکانی ئەچووەوە، هەتا بەناو قورعانە ئەڕۆژ، بەناو چیرۆکانی لە ناو قورعانە دروست کراوە، بەناوی ئەڕۆژ ئەهات ڕاستیەکانی ئەگێڕایەوە شتەکانی ئەوت. لە سینەماکانیش فیلمەکانی پارەی ناکرد، بەڵام لە 40 ساڵی تەمەنی وابزانمیا 40 ساڵی ئیشکردنی کان خەڵاتێکیان پێبەخشی و خەڵاتێک وەکو دەرهێنەرێک کە بەردەوام ئیشی کردووە و یەکێکیشە لە باشترین فیلمسازە یا دەرهێنەرە گەورەکانی عەرەب و خەڵکی کەش ممەسیلی کە ئەکتەری کە فیلمسازی کە دەرهێنەری کە پاری باشیان وەرگرت دەپی دەوڵەمەند بوون، بەڵام این دەوڵەمەندیش نەبوو، خەڵاتشی نەبوو لە فستیڤالەکانە، بەسەو خەڵاتەی هەبوو. بەڵێ عەفو کاک میرجانەوە بەس ویستم من حەزم کرد چون منەمێ یەک شتێک کە بڵێم و ئە بەشە ببەسم ئەمەیکە من ناڵم ئەفسانە کوردیەکان، من ناڵم بڕۆ گوێ بدە بزانە ئەمیرخانی لەفزێڕین چی بۆ هەرەوە کە بە فیلم بڕۆ هەر ئەو ئەسامە هەڵەیە، یعنی ئەگەر ئاوابی کە دەرهێنەری کورد هەڵاکات. من ناڵم بڕۆ گوێ بە شێخ ڕەش بزانە چی ئەفسانەی یا ئوستوری شێخ ڕەش چییە یا مەموزین چییە یا نازانم سوارە چییە یا ئەمانە. من ناڵم چۆ ئەمانە بکە بفی، من ناڵم ئەمانە ئایدیای تۆن. ئەنی ئەسن لە ئێستا لە تەواو دنیا دەرهێنەرەکان بەس چیرۆنووس و هونەرمەند ئوستورەکانی یونان ڕۆم و ئوستورەکانی خۆیان ئەکەنە ئایدیایەک. تۆ ئەتوانی بابا گورگور بێنی بە ستایلی مۆدێرن بیکەی. بابا گورگور ئێستا لە نێو شار سلەیمانی لەوە 100 شار سلەیمانی. تۆ ئەتوانی هەر ئێستا شێخ ڕەش بێنی هەر لە ئێستای هەولێرا بیکەی، بەڵام ئایدیاکت چیرۆکێک بۆ ئوستورەیە داڕژێنە، چیرۆکێک کە بزانی خەلاقانە بێ شتێکی نوێت پێ بێت، بەڵام بە پشتیوانەی مێژووی خۆت و بە پشتیوانەی خوێندنەوەی نەتەوەی. چون کورد بەهۆی ئەمەی کە کوردێک نەتەوەیەکی دێرینە خاوەنی شێوازی جێڕانەوەیە لە دیتا، مادام خاوەنی شێوازی گێڕانەوەی پس ئەتوانی ستایلێکی نوێژدا ڕێژی سینەما. ئەمە قرسە بەڵام ئەتوانێت بکرێت. بەڵام ئەڕێم بۆ داهاتوو کاک سەرکەوت تەسەوەرەکەم باسەکەم ئەن من و تو لێرایە. بەڵێ لێرە، بەڵام یەک شتێک تخوا کاک ئەمیرجانیسە یەک بابە شتێکی جوانە دووروژان ئەوەی کە باسمان چۆن سوود لە داستانەکانمان وەرگین، چۆن سوود لەو لاوک و بەیت و حەیرانانەمان وەرگین کە لە ڕێ ئەوانەوە زۆر شتی جوانمان بۆ گێڕاونەتەوە. ئەوانە زەمینەن بۆ کاری فیلمسازی ئێمە، هەروەکو چۆن داستانی ئەلیادە و ئۆدێسای یۆنانی کە لە 600 ساڵ پێش زاین ئەم داستانە وتراوە، بەڵام بڕۆ چەنەها شانۆگەری لەسەر دروست کراوە. تەنانەت بنیاتنانی شانۆ و شانۆگەری و ئەو شانۆی کە ئەمڕۆ بە ئێمە گەشتووە لەسەر ئەساسی ئەوانەوە بوو، لەگەڵ
بۆنە ئاینیەکانی ئەوانەوە بووە خۆ ئەلیادەوە دەسا هەر هەمووی داستانن هەر هەمووی جێڕانەوەن کەمی لە ڕووداوە مێژوویەکانی تایە مەبەستم ئەوەیە ئەوەتانی ئەوە سوودی لێوەرگیرا و هەتا ئەمڕۆ سوودی لێوەرەگرن فیلمی لەسەرەکەن ئەی بۆ ئێمە نین مەموزین بە خوێندنەوەیەکیکە بە تێڕوانینێکیکە مەموزین بێت ناسر و ماڵماڵ بێت کە ئەمانە هەریەکە لە خۆیان هەریەکە بۆ خۆیان جێڕانەوەکانیان با بڵێن سەرچاوەیەکی مێژوویە و وەکو سەرچاوەیەکی کەڵچەری ئێمەی خۆمان بوونی خۆمان شونازی خۆمان ئەتوانین سوودیان لێ ببینی بۆ ئیشی لەسەر نەکەین بەڵێ ئەمە لێرە حەزم کرد لەسەر ئەو بابەتە با بڕێن بۆ تەوەرەکەی ترمان بەشەکەی تر بەڵێ کاگەویجان کاک سەرکەوت یەک دانە باس هەیە من ئەمەوێ بیکەم ئەم باسە هەم ڕۆژهەڵاتە پێکێ هەم باشوور بەجارێک باسەکەی باکوور و ڕۆژاوادانم دوای ئەمانە باسییانەکەم جیمسۆن باسێکی هەیە لەسەر جیاوازی سینەمای مۆدرن و سینەمای پۆستمۆدرن ئەڵە سینەمای مۆدرن حەوڵی ئەمەیە مانا بتەقێنە لە ناو بەرهەمەکەی خۆیان و ئەو شتێکە لە ناو فیلم های مۆدرنا گرنگە مانایە و حەوڵی بینەریش ئەمەیە بگەڕێ مانەکان ببینێتەوە بەڵام سینەمای پۆستمۆدرن سینەمای نۆستالۆژیەکان نۆستالۆژی کولتوریەکان ئەمەی کە 50 ساڵ لەوە پێش سیارێکی وامان بووە حەزەکەم با لە فیلمەکەم 50 ساڵ لەوە پێش بڕنۆیە وان بووە حەزەکەم با لە فیلمەکەم هەر بۆی نۆستالۆژیەکان کۆ بێتەوە لە ناو فیلمەکە توی تر قارەمان نبینی کۆی قارەمانەکان یعنی ئیتر کەسایەتی گەورەی قارەمانمانە کورتە باڵا کورتەکانن ئیسلاحەن لە ناو چیرۆکنووسی و سناریۆ ئەمە پیاڵەن کورتەکان ئەمانە لە واقعیتە قارەمانی ئەمانە کورتن و لەنا ئەم فیلمانە تاکە کەس ناتوانە ڕزگارت بدا بۆ خۆی چەندانە کەس ئەتوانن بە یەکەوە قارەمانی وەگە تۆ ئێستا لە هالیوودا بیبینی دەنگێکیانە بینی لە وەسەد شەڕی ئەتۆمیە لە وەسەد شەڕی لە ساڵی 2020 هەموو چەکەکانینە دەنگێکیان بڕنۆی پێ ئەم بڕنۆیە ئەو نۆستالۆژیە کولتوریەیە کە دەریێنەر حەزەکە بێنێتە ناو فیلمەکە لە کاتێکا کە ئێستا لە ناو ئامریکا باشترین سیارەکانی پێەیە تۆ بینی لە کەسەکان سیارەیەکی پێە هین پەنجاکانە ئەمە ئەو نۆستالۆژیە حەزەکەم بێن لە ناو فیلمەکە لە ناو ئێرانە لە ناو کوردی باشووریشە من ئەم دوانە بە جیاد ماسی لێک لە ناو ئێرانە سینەمایەک دەستی پێکرۆ سینەمای ئاپارتمانیە سینەمایەکە کە حەزەکەن لە ناو شۆقەکانە بێت و شۆقە کۆنەکانەوە کورد خاوەن شۆقە نەبووە خاوەن نۆستالۆژیای کولتوری نییە بەم شێوازێکە شۆقە بێت نۆستالۆژیای کولتوری کورد جیاوازترە لەمە بەڵام کورد نۆستالۆژیای فارسەکە تورکەکەوە ئامریکایەکە هەڵەگرێکا بە فیلمی خۆی بە منەڵم ئەگەر تۆ مۆدێرنیسمی سینەمای کوردیت دروست نەکردووە وە کلاسیسمیشن نەبووە یەکسەر ئەتوێتە ناو پۆستمۆدێرن باشە بە نۆستالۆژیە فەرهەنگی کولتوریەکەی خۆت بیکە بۆچی لە نۆستالۆژیەکانی فارس کەڵک وەرەگری بۆچی ئەو شتێکە خەونی دەرهێنەرێکی فارسە یا ئامریکیە یا تورکە کە بە مناڵی خەوی دیوە حەزی کردو لە ئەپارتمانێکی ژیاوە ئەیکا بە فیلم خەڵات وەرەگری تۆشە چی لە ناو ئەپارتمانە فیلم بەرهەمدێنی ئەو نۆستالۆژیای ئەوە نۆستالۆژیای تۆ نییە خۆ تۆیە لە ناو ئێرانە لە ناو ڕۆژهەڵاتە بە تایبەت کێشەکە ئالێراوە دەست پێکە ئێمە بەرەیەکی سینەمایی دوای بەهمەن دروست بووە کە بەرەیەکن لە ژێ کاریگەری ئەرزم کردی ئەسقەری فەرهادی کە نۆستالۆژیەکانی فارسیان هێناوە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کە نەبەرام زۆر جاریش لۆکەیشنیان نییە بۆ ئەمەی کە بیکەن لە فیلم ئەڕۆم بۆ تاران لەوێ بیکەم بە فیلم بە کوردیش قسە بکەن نازانم ئەمە وەکو هەڵەیەکی زۆر گەورە ئەبینم کە سینەمای کوردی لە ڕۆژهەڵات بەرەو لاڕەیەکی زۆر خراپە خەریکان ئەنی ئەسە من چاوەڕێ ناکەم بەیەکی باش لە داهاتووی سینەمای کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ببینی یا ئەو بەرە کۆنەکەن کە هێشتا دێهاتی و لادێیی وەکو کورد وەکو دواکەوتووە بینن یا بەرەیەکی کە دروست بووە کە حەوڵی ئەمەیە کە کۆپی بگرێت لە تاران بزانێت چۆن ناو چۆن ئەمانش بۆ ستا لە فیلم دروست کرد. لە باشووری کوردستان شتێک زۆر خراپە خەریکە ڕووەدا هەڵەیەکی گەورە
من ئەم پێشتر ئەم کۆت کە چاوەڕێیەکەم ئاکادمیاکانی باشووری کوردستان هەنگاوێکی گەورە بۆ سینەمای کوردی ئەو ڕۆڵم ئاکادمیاکانی سینەما لە باشوورە هیچ کارێک ناکەن و سینەماکانی باشووری خەریکە لە یوتیوب و لە ناو سایتەکان و ماڵپەڕەکانی سینەمای فیلم ئەبینێ لەوە خەریکە فیلم دروستکردن نەبێت و یەک کێشەی گەورە دروست بووە ینی وشەیەکە من ئەو ساڵ لە سلەیمانی بیست کوتیان چاوەڕێی بەرەیەکی نوێ لە سینەمای کوردی لە باشوورە بکەن من لەو بەرەیە ئەترسم چون ئەو بەرەیە ستایلێکی هالیوودی خەریکە دێنێتە ناو کوردستان ستایلێک حەڵەیەکی گەورەیە لە ناو سینەمای کوردی لەم کات و ساتە مە لە کاتێکایە کە ئەوروپا 100% بەرانگاریە بێتەوە هالیوود بەرانگاریە بێتەوە ژاپۆن و باشووریەکان ئەڵێن یابان چین و ئەمانە بەرەنگاریە بنەوە تەق کووردا تۆ خەریکە ستایلەکەی هەڵەگرێت یعنی بەو شێوازە بیرکردنەوەی هالیوودیسمە خەریکە لێرە دەست پێەکە سینەمای لێرە نەخەریکە لە باشوورە خەریکە سەر هەڵەدا ئەمە هەڵەیەکی استراتیژیە و دووش جێگا ئەیتوانی بەرەنگار بێتەوە ئەتوانێت ببێتەوە ئەگە نەیکات سینەمای باشووری کوردستان کۆپیەکی زۆر خراپ مناڵانە لە هالیوودە یەکەم حکوومەت بە وەزارەتی ڕۆشنبیریە 100% بێت بدەن پلانێکی بۆی بێت و دووەم زانکۆکانە ئەمەسا ئەم ساڵکە لە سلەیمانی لە فستیواڵ سلەیمانی فیلمەکانی باشووری ئەسەن بۆنی کوردی پێوە ئەمە تەسەورمە کرد ئەمە دەنکێکی تەلەبەیەکی نیویۆرکیە و ئینگلیزیە هاتووە لە کوردستان فیلمی بەرهەمێناوە بەڵێ کاکەبین من لێرە لەگەڵ ئەو بۆچوونەی تۆیە بەڵام پێت وا نەبێت ئێمەی میلەتی کورد لە بەرەوەی ژێردەسەی ئەم دەور و دراوسەیانەمانین وە بەردەوام کاریگەریان بەسەرمانەوە هەیە و وە گەشتۆتە ئاستێک گەلێ جار خەڵکی خۆمان کە قسە ئەکەن کە شتەڵێن ئەڵێن ئێمەی کورچیمانەیە هیچمان نییە ئەمە پەیوەندی بە هوشیاری و ناهوشیاریەکەوەیە بە ئاستی هوشیاری و ناهوشیاریەوە نەک بە ئاستی زانینەوە خوێندنەوە ئەو کەسێک کە دەرچووە یا دەرچوون یا بەشی سینەمای تەواو کردووە یا فیلمسازە یا کۆمەڵی ئیشی کردووە نەخێ ئەمە پەیوەستی بە ئاستی هوشیاریەوەیە چۆن ئەتوانێت بێ مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە لەگەڵ ئەو بەرهەمانە بکات و میلەتی کوردیش ئەمە خاڵێکیان و خاڵێکی کەشیان ئەوەیە کە ئێمە میلەتی کورد بە زۆرینە چونکە بندەست بووینە کەوتونەتە بەر چاولێکردنەوە چاولێکەریەوە پێمان وایە ئەگەر فیلمێکی کیا ڕۆستەمی یا مەخمەڵ باف ئەگەر کاچێ لە فستیڤالێکە لە فستیڤالە جیهانیەکانە خەڵات وەرەگرێ ئەمانێ بچین ڕێک چاو لەو بکەین وەکو ئەوەی ئەو چۆن چی کردوێ بەشەوە بکەین وە کاتێکە بینی سێرەکەین لە سینەمای هالیوودە پارەیەکی باش پیاکەن پارەیەکی خەیاڵی سەیری فیلمە با بڵین ئاکشنەکانیانەکەین کە ئەوانە بینین ئەو ئێمەش با بین بیکەین وە ئەزانین بەوەیە بەڵام ئەمە لێرەیە هوشیاریەکە زۆر زەرورە هوشیارگەری سەرکەوت کێشەکە زانی چیە کێشەکە مەیە سینەما لە کوردستانە تەنیا ینی ئاستی سینەما تا خوێندنەوەیەکی مناڵان هاتۆتە خوارد ینی ئەمەیە کاڵن کامێرا چیە لێنس چیە دەنگ کامەیە کامە مایکە کامەینە ئادەمە فێر سینەما بنچمە دەرەوە ئەمانە جیمسۆن شتێکی زۆر جوانەڵێ جیمسۆن ئەڵێ دەرهێنەر جیهانێکی هەیە و تواوی سینەما جیهانی تاکە کەسیەکانن تاکە کەسی دەرهێنەرێک دوێتە فیلم کێشەی کە سینەماکاری کورتکایەتی تۆ لێنزەناسی تۆ کامێراکە فێر بووی تۆ مایک فێر بووی تۆ ئەمانە ئەزانێ مۆنتاژیش فێر بوویت ڕەنگیش فێر بووی سیجیای فێر هەمی فێر بووی تۆ جیهانەکە دروست نەبووە تۆ ناتوانانی خیاڵکەی تۆ ئەمانەش فێر بووی تۆ تا ئەو مێشکە دروست نەبێ ناتوانانی فیلمی لێ بێنی کێشەیەکی ئێستا من هەما مێشکی سینەماکاری کورد مێشکێکی فارسی مێشکێکی تورکی مێشکێکی عەرەبی مێشکێکی هالیوودیە ئەی تۆ کەی ئەتەوێ خوێندنەوەی لە سنەتەوەی خۆتکی کەی ئەتەوێ خاوەنی بیرێکی نەتەوایی کوردی بی ناتوانانی بڵێ کورد نیەتی چون کورد ئەو نەچڕۆپڕا بە تورک و عەرەب و فارسەوە لە مێژووی ئێمە ئەچن هێشتا بەشی دوو نەتەوەی کەش هێشتا مێژوومان پێ تۆ نەتخێندوێتەوە تۆ نەتخێن خۆ کاکە میرجان ئێمە بابینە سەر ئەوەشیان تۆ سێر کرد لە زەمەنی شاعرە
شانۆیە کلاسیکیەکانی یۆنانە تا ئێستا ئێمە 4 شاعری کلاسیکیان نەزانین یعنی با بڵێن لە 525 کە تزبز بووە تاکو 300 یعنی لە ماوەی 200 ساڵە 4 شاعریان دیار بووە 4 شاعری شانۆیی و بەڵام بۆ هەتایان نەمرن تۆ وەرە سەسەی گۆرانی بێژی کوردی خۆمان کە تۆ هەر چەند ساڵە چەندەها ساڵە کورد لەگەڵ بوونیا گۆرانی و تۆ گۆرانی ناسنامەی کورد بۆ گۆرانی مێژووی کوردی پاراستووە بڕۆ بزانە چەند گۆرانی بێژمانێ خۆ بەردەوام گۆرانی بێژ هەیە بەڵام ئەمرن نامێنن عمریان کورتە بابەتەکانیان کورتە بەڵام تۆ بوو کابرایەک حەیرانێکی وتووە بەبێ ئەوەی هەن لە ڕۆژەڵات ئەوەی کابرای عەزیزی ناوەکەی بیرچۆ ئێستا حەیرانێکی وتووە مستەفا دادەر دێ سوود لە سایڵەکەی وەرەگرێت کابرا لەم ماوەی هەنێ برادەرە مۆسیقیەکانمانەوانی کە لەم وڵاتانە خوێنن هاتوونە ئیشیان کردو کاک نەورۆزێکمانێ نەورۆستەنیە هاتووە ئیشی لەسەرەوە حەیرانە کردووە مۆسیقایەکی بۆ کردووە بەڵام ئەمە چییە ئەمە لە هەموو زەمانەکانە کەسانێک هەن ئەوەنە دڵسۆزن ئەوەنە بە هوشیاریەوە ئیشیان کردووە ئەوەنە قاڵبوونەتەوە لە بەرهەمەکەیان و لەگەڵ ئەندێشەکانی خۆیان ئەتوانێت شتی جوان کات لە سینەمای کوردیشە منم بۆ چوونەمەیە بە هەموو خەوشەکانیەوە ئەکرێت سینەمایەکی باش دروست کرێت بەڵام هەموو کەسێ دروستی ناکات کەسانێکی کەمن دروستێکن ئەویش خاوەنی وشیارگەریەکی پتەوی زانستی سینەما من ئەمە بۆ چوونەکەمە فەرموو کاکە سەداسەد من تەسەوورەکەم یەک سینەماکاری کورد پەیوەندی خۆی لەگەڵ هونەرەکانی کە و لەگەڵ کۆمەڵناسەکان وانە بچڕاندووە یعنی تا نەگەڕێنەوە باوشی چیرۆک نووسەکانمان و مێژوو نووسەکانمان و کۆمەڵناس و فیلسوفەکان و ئەمانە تەسەوور ناکەم سینەمایەکیشمان ببێت لەسەر پای خۆی ڕاوەستێت ینی ئەو شتێک کە من ئەیبینم هەمیشە قەرزار و هەمیشە سوالکەری ئەبێنەتەوەکانی دیکە بێن تا بەشمان بدەن ئەهی هۆی ئەمێ کە من پەیوەندیم لەگەڵ گەل لەگەڵ نەتەوەی خۆم بەڵام کاک یەک دانە کێشەمان هەیە نیش بە هەمووی ڕێزمەوە بۆ حیزبە کوردیەکان ماڵیان ئاوەدان بە شۆڕشیان کردووە ماڵیان ئاوەدان بێ شەهیدیان ئەوە شەهیدی ئەوان نییە شەهیدی ئێمەش بە ڕێزەوە لەگەڵ هەموویان ساکەین بەڵام کێشەی خەریکە ڕوو ئەدات و ئەمیش ئەوەیە کە باڵیان بەسەر سینەما و هونەر دوودانە باس هەیە کە من ئەمێ لەسەر ئەوە بێ مارکسیستەکان کە وەختی دەستیان کرد بە شۆڕشی ئۆکتۆبر ئیتر هونەریان وەکو هونەر نەعەدی هونەر ئەبوایە فارسیەڵە کارکردی وایە ینی ئەوەیە سوودێکی بووە ینی ئەوە سوودیان لە چی عەدینی سوودیان لەوە ئەبینی کە ئەگەر لە ناو فیلمەکە بڵێن سیارە لە پشت لایتی سوور ڕاوەستێت ئیتر سەبحینەکە خەڵک ڕاوەستایە دەیڵگەروایە فیلمە باش ینی هۆی ئەمەیە وایە ئەو شتەمان بدی وایە ئەمە لە کاتێکایە کە سینەما ئەیتوانی ئەمان بیریان لەمە نەکردەوە کە هونەر بە درێژای مێژووەکە لەسەر مێشکەکان ئیشەکان وەگەل پەروەرداکە یعنی هەموو خێنەوەیەکی لەسەر هەر بۆی ئەوان چاوەڕێ بوون پرۆژەیی هونەریان نەدی پرۆسەی نەیانەدی ینی بە زووترین کات ئەبێ کلیپ چۆڕێنینەوە بەشمان بدا و بڕاتە ئێستا کێشەیەکە حیزبە کوردیەکان هەیەە بەتای بە حیزبە مارکسیستیەکان ئەمەیەکە چاوەڕێی ڕوانینێکی کارکردی لە هونەر ئەگەڕێن لە کاتێکە ئەمە ئەرکی هونەری ینی فیلسوفەکان و کۆمەڵناسەکانی سەدەی بیستم و سەدەی 21م لەسەر ئەمە کۆکردن کە هونەر کارکردی نییە لە کاتێکە کە زیاترین کارکردیشی هەیە بەڵام ئەمەی کە تۆ جەختی لەسەرکەوە حتمەن سەدا بێت و ئەم شتە بەرهەمبێنیتەوە هونەر نییە یەکێ لە باشترین دۆکومنتاریەکانی مێژووی سینەما فیلمی ئیرادەی پیرۆزی ڕەفێنشتاینە سەدا 90 سینەما ڕخنەگران و کۆمەڵناس و فیلسوفەکانی بواری سینەما ئەم فیلمە بە فیلمێکی ئارت نابینن ئەم فیلمە بە فیلمێکی پرۆپاگاندەی نازیسمە بین کێشەیەکی ئێستا دروست بووە بەلای حیزبە کوردیەکانەوە دروست بووە فیلم تەنیا لەسەر ئەمە من پارەت بۆ تەرخانەکەم تا سەبارەت بەمە بێت کە لە خزمەتی حیزبەکەی من و یا ئەو شتێک کە من پێدەڵەمە بێتن بەرهەمی هونەری ئەمە کاتێکەیە کاتێکی زۆر
من بە گاڵتەیە بینم ئەم قسەیە ئەمەی کاگەڵی خۆب دە ئێستا بۆچی ئەبێ فیلمی کوردی وا دروست بێ یا چیرۆکی کوردی مۆسیقی کوردی ئاوا بێ ئەڵێ ئەخر ئێستا کاتەکەمان هەستیارە هەستیارتر لەمەی کە ئاسیمی لابی هەستیارتر لەمەی کە نەتەوەی خەریکا سڕ درێتەوە تۆ نایەڵی ئەم نەتەوەیە بە شێوازێکە خێنەوەیەک لە مێژووی خۆیکە تو خەریکی پرۆپاگاندا بۆ حیزبی خۆتەکەی نە بۆ کوردستان من تەسەوور ناکەم هیچ حیزبێک لە کوردستان گەورەتر هەر حیزبێکیش لەسەر ناوی کورد هاتووەتەوە ئێستا حکوومەتیان گرتووەتە دەست هەر بۆیە ئەو ستایلەی کە لە باکوورە سەری هەڵدا بە دوو دەنە هاوتەری بە ئەڕواتە پێشوە یەکەم ئەستایلی هەڵمازگۆنایەکە من ڕێزم بۆی هەیە وەستایکی کە دروست بۆ لە خزمەتی حیزبە کوردیەکانی باکووری کوردستان من ڕێزم بۆ حیزبەکەیە بەڵام سینەما ئەمنیە تۆ ئیزم بدا کە هونەر وەکو هونەر نەتەوەی کورد زنوو ڕابکرێت تۆ ئەلان حەوڵی ئەمادە حیزبەکەی خۆ زنوو ڕابکری مێژووی بۆ حیزبەکەی خۆ تۆمارەکەی لە کاتێک ڕۆژ خەریکی بەتاکە کەس خەریکە ئاسمیلا بێ ئەمە کێشەیەکە کە ئێمە لە ڕۆژاواشە سینەماکاری ڕۆژاوە بە پارەیەکی خیاڵی بەبێ ئەمەیکە سینەما و ستایلی سینەما بناسێ تەنیا لە خزمەتی یەکدانە حیزب خەریکەتی ئەمە لە کاتێکە مەوە بڵم سینەمای سووەم سینەمایەکی کاملەن ئالتەرناتیڤ بوو کە لە ئەمریکای لاتین و بەشێکی لە وڵاتە مارکسیستیەکان دروست بوو و بەشێکی زۆر دژ بە ستایلەکانی سینەمای هالیوود خەریک بوون ڕاوەستان و شێوازێکی شۆڕژێرانە لە ناو ستایل و لە ناو هەموو شتێکیانە ئێستا سینەمایەکە لە ناو حیزب مارکسیستی کوردیەکان هەیە سینەمای سووەم نییە یعنی فقط پرۆپاگاندای حیزبیە یعنی سینەمایەک نییە کە بە ستایلێکی سینەمای سووەمی پیشکە بە ستایلێک کە دژ بە سەرمایەداری بێت دژ بە لەواقع ئیمپریالیسم ومانێت سینەمایەکە کە تۆقم بە ستایلی هالیوودی شەکە بەڵام لە خزمەتی جریانێکی حیزبی هەڵەیە ئەگە تۆ ئەتەوێ سینەمای سووەم دروستکەی سینەمای ئالتەرناتیڤ دروستکەی خۆ بەبێت دژ بە ستایلە هالیوودی کەژراوەست نە بە ستایل هالیوودی کەشکی ئەنی حەوڵ لێرە ئەمەیە لەم پارچانەی دیکەی کوردستان کە من لە ئێرانە ئێمە ئەومان بینیوە لە سەرەتای شۆڕشی ئێرانە ستایلێک دروست بوو سینەمای پیانە کورد دیفاعی مقدس ئەم ستایلە بەهەڵا یانی سینەمای هینەکەدا هذا خزمەتی پرۆپاگاندای بۆ جەنگە کرد لە کاتێکە جەنگ نازان پرۆپاگاندای لە چوو تەنیا بۆ ئەمریکا هەستی خەڵک بزوێنێت و ئەمریکا ڕوانینێکی خەڵک ڕاکێشە بۆ لای خۆی و تەبلیغ بخۆی ئێستا لەناو ڕۆژاوە لە حیزبە مارکسیستیەکانی دیکەش ئەم کێشەیە یعنی ئەمریکا لە واقع لە خزمەتی حیزبە پرۆپاگاندا بۆ خۆیەکە نە بۆ پارچەیەکی کوردی و لە داهاتووشە ئەو نەم ستایلە قیزەونا لە داهاتووە دژ بە خۆی هینەکە یعنی ئێستاش نەیانزانیوە کە سینەماکارەکانی ئەو پارچەیەوە سیاسەتمەدارانی مارکسیستی نەیانزانیوە کە ئەو شتە لە وڵات مارکسیستیەکان ئەزمون کراوە ناکرێ ئەزمونی دیسان ئەزمون بکرێتەوە هەڵە بوو بەلاڕێاچێ شکەستە خوات ئەمە ئەمچی لە داهاتووی سینەمای کوردی ئەگەر ئەم سێ چوار پارچەی کوردستان خێندنەوەیەک بەسەر خۆیان نەکەن یعنی ڕۆژهەڵات لەژێ ستایلە فارسیەکەی کە ئێستا دروست بووە نۆستالژیە فارسیەکە لەواقع خەریکەکە بە فیلم لەوە نەکێشێتەوە و بە دوای دروستکردنی ستایلێکی کوردی خۆی نەبێت و باشوور تش بۆ ستایلە هالیوودی ڕانەوەستێت و بەری پێ نەگرێت و ئەم کێشەیە گەورەیە کە من تەسەورەکەم سەرەتانێکە ئەگەر لە بەرابەرم سەرەتانە دەرمانێک نەبینێتەوە و لە باکووری کوردستان نەچینەوە سەر ڕێگاکەی یۆڵمازگۆنایی یا ئەگەر ڕێگای یۆڵمازگۆنایی وەکو بیرۆک نەوەک ستایلی سینەمایی نەگەڕینەوە سەر ئەوە لە ڕۆژ ئاواش ئیزم بدەین بەیدەکان و ئیزم بدەین چیرۆکی ڕۆژ ئاوایی بکرێ بە فیلم و دوورکەوین لە ململانی سیاسی و لە پرۆپاگاندا ئەگەر ئەلەمانە دوور نەکەوینەوە من تەسەورەکەم تا 10 ساڵی دیکە سینەمای وشەیەک لەسەر سینەمای کوردی ناتوانین ئەنی سینەمای ڕۆژهەڵات 100% سینەمای ئێرانە و پارچەکانی کەشەسنەوە سەر فیلمەکانی سلێمانی و هەولێر بێ بڕۆن نێو مێژووی سینەمای هالیوود و ئەمریکا یعنی ئەمە هەڵەیە لە داهاتوومانە من تەسەورەکەم تا 10 ساڵی داهاتوو ئەگەر لە ئێستاوە خێنەوەیەکمان نەبێ و بەرانگاریەکمان نەبێت لە بەرابەر ئەمانە
تەسەووری من ئەمەیە هەر لە ئێستا خەریکم بەلا ڕێات. کاکە میرجان من لێرەیە هاوڕاتم چونکە هەر زۆر هاوڕاتم باەوە نەبێ بڵێن بە کاڵی نەبێ چونکە کاکە میرجان سینەما چەکێکە ئەگەر نەتوانین بە وشیاریەوە زۆر بە ئاگاییەوە ئیشی لەسەر نەکەین ئەو چەکە خۆمانە کوژێت ئەزیەتی خۆمانەدا لە خۆمانەدا تا پێش ڕاپەڕین لە باشووری کوردستان شانۆ و ئەدەب و هەموو بوارەکانی ترکە بۆ خزمەتی مرۆڤایەتی بوون زۆر لە گەرم و گۆڕی بوون و وەرگرێکی باشی هەبوو خەڵک تامەزرۆی بوون بۆ لەبەرەوەی ئێمە قەزیەمان هەبوو کێشەیەکمانە بوو گرفتێکمانە بوو بەرامبەر بە سیستەمێک بە سیستەمێکی داگیرکاری و داپلۆسێنەر ئەمە وای کردبوو لە لای ئێمە دروشم سازی دروست بوو لە ناو هەموو بابەتەکانمانە با بڵێن ڕەمزی نازانمتر لە ڕۆژەڵاتیەوە چی پێڵێم با بڵێن ئیشەکانمان دوولانە بوو دوو ڕوویی بوو بەڵام توانکاریی ڕەمزی پێڵێنش ئەچووە ناو ناواخنە مرۆڤایەتیەکان گەلێ جار پەنامان بۆ ئەوە ئەبرد شانۆیی یا بەرهەمە جیهانیەکان بێنین وەری ژێڕین و ئیشی لەسەرکەین ئەمە ئەم با بڵێن ستایلێکی لە ناومانە دروست کرد ستایلێکی سربەخۆ بوو بەڵام لە دوای ڕاپەڕین ئەم حزبانەی ئێمە هاتن ئەو ڕوحەیان کوشت داخەوە هاتن کوشتیان چونکە بۆ بوو بە شتێکی ئیتر هەراوهوریە هەموو بوارەکانی فەن و ئەدەب و هەمووی بوو بە هەراوهوریە هەرایەک بوو بڕۆ ئەم وەسفی حزبی خۆیەکەدەوە وەسفی حزبی خۆیەکەدەوە بە باڵای هەڵەدا ئیتر شتی زۆر زەقی ناشرین ئەو دیاردەیە نەما ئێستا جارجارە گەر تواگات لێ بێ بیسین وڵا فلانەکەس شانۆیەکی کرد لە سلێمانی ئەوەنە ڕۆژ خەڵک بینەری بوو وەرگری بوو بۆ ئەمە ئەو کەسە توانی ئیش لەسەر هەناسەکانی خەڵک کات زانە هەناسەکانی خەڵک لە چۆوەیە ئازارەکانی لەگەڵ یا بڕوات بەڵام سەرکەوت من لەوەسەد تاپڕم یەک گوشەی زافاکەم چونی تمە زۆر قسم پێ نەما لەوە قایان نامێت لەسەر بابەتە زۆر بڕۆم چون تەسەورەکەم ئیتر زۆر لەسەر شتێک بڕۆی خراپ لێت حاڵی بن هەرەو لە بەسە من دژ بە حیزب ستایل سینەماییەک نیم ئەوە بە بیڵم ئەو شتێککە ئەلئان ئێڵم وەکو تۆ ئێستا لە من پرسی ڕێکارەکان چین ئایا تۆ دەرمانێکە دەی چوار پارچە من یەک ڕێکار دەم بە تایبەت لە حکوومەتە کوردیەکە ناتوانم بڵێم ڕۆژاوە حکوومەتی کوردی نییە حکوومەتی کوردیە مادام پارەی هەیە نەوتی هەیە ئەیفرۆشی ئەوانە وە کورد لەوێنە لە ژێر سێبەری حکوومەتی کوردیە ژیانەکە حکوومەتی کوردیە هەر وەکو باشووری کوردستان من ناڵم ستایلێک لە خزمەتی حیزبیا دروست نەبێت با بکرێت بەڵام ئیزنی فرەدەنگی بدەن ئیزنی فرەدەنگی بدەن دەنگی دیکات مادام ڕخنە لە تۆگرێ یا مادام پرۆپاگاندا بۆ تۆ ناکات مەیخنکێن کێشەیەکە من هەمان بە تایبەت لەو دوو پارچەیە ئەوەیە یعنی ئەڕێ بۆ داوای پارە ئەکەن بە تایبەت بۆ سینەماکارەکانی باشوور یاین ئەڵێ مەسەلەن ئەمەوێ ئەوە بکەمە فیلم نا ئێستا ئەوە گرنگ نییە ئەلان بۆمان گرینگە سەبارەت پارتی یا یەکێتی فیلم بەرهەمبێنین تۆ ناتوانانی من ئەڵێم ئەگەر سینەماکارە پرۆپاگاندا بۆ تۆکە ئیزم سینەماکارەکانی کەش بە ستایلەکانێکی دیکە فیلم دروستکەن و پارەشیان بۆ تەرخەم یعنی فرەدەنگیەک ئەلئان سینەمای کورد پێویستێتی تا ڕزگاری بێت لەژێر ئەم نەخۆشی و ئەم سەرەتانە و شێرپەنجانەکە هەیەی من لێرەیە هاوڕاتم کاکە میرجان پێشترش قسەیەکەم کوتم ئەگەر کاگنێچیر پارەی دابێ بۆ ئەو پرۆژەیە زۆر مەبەستێکی پیرۆزی هەبووە ئیشێکی پیرۆزی کردووە بەڵام کاتێکە سینەماکاری ئێمە دێ ئیستیغلالی ئەکا و ئەی گۆڕێ بە ئاقارێکی ترێ بە ئەمە خەتەرەکە لە لای کاگنێچیر نییە خەتەرەکە لە لای سینەماکارەکەیە ئەم ئەی شێوێنێت چونکە ئەم دێ مێژوویەکە شێوێنێ و بۆچی بۆ ئەوەی پارەی زیاتر وەرگریە بۆ دەستخۆشیە یا بۆ شتێکی کە ئەمە خەتەرەکانە ئەگەر ڕۆژاوا یا باکوور ئەو فیلمانی کە کردویانە
فیلم سازەکانیان من وەکو حزب ناڵێم وەکو حزب دامی کردۆڕی بۆ خۆشەکات هەوڵەدا شت بکەن زۆر زۆر ئاساییە تەنانەت مەسەلەن ئەگەر فیلمەکانی مەسەلەن ڕۆژاوا ئێستا لە ڕۆژاوا چونکە کەرەسە و دام و دەستگا و شتەکانیان با بڵێن کروەکانیان گروپەکانیان ئامادەسازی باشیان نییەوە خەریکن لە خۆ دروستکردنن بە هەر چۆنێک بێدێن ئیشی کاری وێنەگرتنەکەن وەکو ئەو برادرە ئەرسین چەلیک هات کە باسی کرد بەچی ئەستەنجیەک ئەو فیلمەیان کردو کامیرەیان چی بۆ شتەکانیان چی بۆ زۆر سادە بووە زۆر بە سادەیی بووە من تا ئەوانە هەموو دەستخۆشی لێەکەم بەڵام لەو جیا لەگەڵیان نیم کە ببێ بە کەڕەنا هاوی کە جاران پێدا با بڵێن بە عەرەبی پێڵێن بۆ بە قۆچی بەران وانە دروستەکرا ئەگەر فیلمساز بوو بە کەڕەنای حزبەکەی یان تا لایەنێکی سیاسی ئەمە خەتەرەکە لێرەیە مەترسیەکە لێرەوە ئەگەر هات و کۆمەڵێکش چوونە پاڵی ئەوە سینەمای کوردی بەرەو ئەو چاڵە خۆی هەڵەکەنێ لە ناو بچێت بەڵام بابێن ئەمە ئیستیغلالکەن بابێن سوود لەمە وەربگرن خۆی ئەڵمازگۆنای لە تورکیا لە کاتێکە تۆ ئیشی فیلمەکانی بە زمانی تورکی کردووە بۆ بە زمانی تورکی کردوێتی بەزەوە ڕێگایی بووە کە بتوانێت گزارش لە ئیشەکانی بکات بەس لەو ڕێگەیان پێداوە بەڵام خۆ یڵمازگۆنای هاتۆ کە یۆڵی کردووە لە یۆڵە هاتووە کەسێکی تورکی شێنێتە ناو یەکێ لە کارکتەرەکانی کە یەک کارکتەری بەتەڵی نەبووە با بڵێن قارەمانی نەبووە 5-6 کەس بوونە وە چیرۆکەکە یەک چیرۆک نەبووە 5-6 چیرۆک بووە هەمووی لە یەکداوە بەڵام کەسێکی تورکی شێنێتە ناوەوە ئەمە ئاەنێ ئەمە ئاکا بووە ئەمە ئەوێت لایەنە مرۆڤایەتەکە نیشاندا با ئەمە زۆر ئاگامان لەوە بێت فیلمسازی ئەمە وەکو وتم بڕۆ سوود لە هەر حەزبێک وەرەگرە با پارەت بدەنێ بەڵام بتوانە شتی خۆت بڵێ کاگە میرجان لە کاتی سەدامە ئێمە خواخوامان بۆ فیلمێکی جوان ببینین چونکە بۆ هەر 3 چەناڵی تەلەڤزیۆنە بوو هەمووشیە بۆ ئاستایشی سەدام و تەواو بە سەدام بێت دەرهێنەرە عەرەبەکانی عێراق زۆربیان کۆنە شوێعی بوون یعنی با بڵێن کۆمونیستی بوون کەسانێک بوون ئیشی جوانیان هەبووە ئەهاتن ئیشیانە کرد هەستایشی سەدام بوو بەڵام شتێکی وا جوانیانە کرد کاتێکامان بینی با بڵێن بەو هێما سازیە ڕەمزیە شتێکی وا جوانیانە کرد یعنی لەزەتمان لێبینی هەر ویستە و هەناسەی خۆی بڵێ ئەمە ئێمە بەستەکەم فیلم سازی کوردی ئەمە ئەبێ نێڵێت ئەم ڕەوتە لە ناوچێت لەگەڵ ڕایەتی جەنابتام و لەگەڵ ئەوە نیم بە هیچ شێوەیەک ئێمە ببینە خۆڵەمێش یا کەڕەنای حزبەکان وابزانام کاتەکەمان زۆر بوو بۆ تۆش وەڵای تر ئەگە پرسیارێ شتێکە من لە خزمەتە وەڵی منش حەزەکەم بزانم پرسیارێ شتێکە گەر هەبێت بەڵام لەوە ناچێت هیچ پرسیارێکە بێت هیچم نەبینی تر نازانم لای منەوەیە نەمبینی نا هەر هیچ نابینم کاک ئەمیرجان دەی زۆر باشە ئیتر نازانم شتێکی کەت هەیە لە خزمەتای نەوەڵا دەستان خۆش بێت و دیسان نەورۆزی کوردی و ساڵی 2022 بە هەمووی دڵ لە هەشکۆهان پیرۆزباییە ئێمەش پیرۆزبایی لە هەر هەموو لایەکەکەین و داوای لێبوردن لە وەرگرانەکەین کە کاک ئەمیر هەر چۆنێ بۆ حەزمان کرد ئامادە بێت هەرچەنێ لە ڕووی کوالیتیەوە کامیرەکە باش نەبوو بەڵام خەتای کامیرەکەی ئەو نەبوو پێشتر کە تێستێکمان کرد کە دانیشتین زۆر جوان بوو بەڵام ئیتر ئینتەرنێت گەلێ جار لەو بەشەمانە ئەو گرفتە دروستەکات بەڵام هەر بە زەرور مازانی خۆی ئامادە بێ و خۆی لەگەڵمان نابێ بۆیە داوای لێبوردنەکەین ئەگەر کوالیتیەکە باش نەبێ ئەگەر دەنگ جار کەم و کوڕێکی تیابوو بێ یاخو لیپینگ دەم و لێو بە یەکەوە دەنگ و لێو بە یەکەوە نهات بێ لەو شتانە بمان بورن چونکەوە لە دەسەڵاتی کەسمانە نییە و ئێمەش حەزەکەین بە جوانترین و بە باشترین ستایل و شێوە خزمەتی هەموو لایە بکەین کاکە میرجان دەستخۆشیت لێکم و زۆر زۆر سوپاس ئازیزان بۆ لایڤی داهاتوومان
کاک ڕێناس عارف لە تەوەری هوەری پۆستەر و گرافیک لە سینەمایە کامەیان بەشی دووەمێتی لەگەڵمانە و بەو هیواین سوودی لێ ببینین چونکە خۆتان نەزانن شان بەشانی فلیمسازی پۆستەر کارێکی زۆر زۆر گەورەی کردووە چونکە پۆستەر تەنانە دەتوانم من لای خۆمەوە بۆ چوونی خۆمەلەوە ئێستا کاکەمیر بۆ چوونی جیاواز بێ کێتر جیاواز بێ من پۆستەر وەکو لۆگلای نەبینمەوە وەکو دێڕنامە بینمەوە اینجا زۆر زۆر زەرورە بۆیە ئێمە سەرنجمان خستۆتە سەری و کەسێکی پسپۆڕی ئەو بوارەمان هێناوە وە کاک ڕێناس عارف کەسێکشە خوێندنەوەی باشی بۆ فیلم هەیە و بۆ فیلم سازی هەیە و بە تایبەت لە بوارەکەی خۆشیە بەو هیوایم هەمومان ئامادە بین بۆ بەشی دووەم و سوودی لێوەرە بگرین کاکەمیر جان دەست خۆش بۆ هەر هەمولایە بۆ هەر هەمولایە زۆر زۆر سوپاس کاکەمیر جان زۆر سپاس کاک سەرکەوت